بەناوی خوای گەورە و باڵادەست جوانترین سڵایەمەتانە بێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کام ڕۆژ لەگەڵ هاوکارم مامۆستا سالاراتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ. کام ڕۆژ کۆمەڵەیەک تەوەر و بڕگە و بابەتی نوێ جیاوازمان بۆ ئامادەکردن بە هیوای ئەوەی تا تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. دەست خۆشەیدا. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگاتان لەبێ بینەران و بیسەرانی خۆشەویست پێ خۆشحاڵین ئەم ڕۆژ پێتان گەشتینەوە. ئەم ڕۆژ کۆمەڵێک تەوەر و بابەتمان بۆ ئامادە کردوون. تەوەری یەکەمان باسکردنە لە خواردنی ماڵی خەڵکی لە ئیسلامدا چه حکمێکی هەیە و ئەبێت تاکی موسڵمان تاکی ئیماندار ئەو سەرۆت و سامانی کە بەدەستیێنێ یاخود ئەو سەرۆت و سامانی کە بەدەستیێناوە چۆن سەرفیەکە ئەبێت ئاگاداری ئەوە بێ لە ڕۆژی قیامەت یەکێک لە پایەکانی ئیمان باز لەوە دەکات کە لە ڕۆژی قیامەتدا لێت دەپرسرێ ئەم ماڵە لە چۆ پەیدا کرد و لە چیشدا سەرفت کرد. بۆیە تەوەرێکی گرنگمان باسکردنە لەسەر ئەو بابەتە. تەوەری دووەممان کە هاوکارمان لە هەولێرەوە لەگەڵماندا دەبێت و میوانێکی لەو بارەوە دەبێت باسکردنە لە ئەم بارودۆخی ئێستا هاتوتە ئاراوە بەهۆی بەرزبوونەوەی نرخی دراوی بیانی بەسەر دراوی عراقیدا و دیاریکردنی نرخ لە هەرێمی کوردستان لەلایەن لیژنەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەو بارەشەوە تەوەر و بابەتی گرنگمان دەبێت لە سوودەکانمان لە هەولێرە و لەگەڵ چەند بڕگە و بابەتی دیکە. بەڵازان سەرتاش دەچینە لای ڕەشی تەشەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. فەرموون با پێکەوە بینەبی. فەرموون.
دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان وەکو باسمان کرد تەوەری یەکەممان باسکردنە لە ماڵی خەڵکی کە لە ئیسلامدا بە ناشەرعی بخورێت حکمی چییە و ئایا تاکی موسڵمان دەبێت هۆشیار بێت چۆن ئەو ماڵی پەیدا دەکات و چۆن ماڵەکەشی خەرج دەکات بۆیە یەکێک لەو ڕەکیزانی کە لە ئیسلامدا زۆر گرنگی پێداوە باسکردنە لە ماڵی حەڵاڵ و تێکەڵ نەبوون بە تەنانەت قوتێک لە ماڵی حرام تێکەڵ نەبوون بە سەروەت و ئەو سامانەی کە لەبەردەستە بۆ ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا بەهادین سیراجەدینمان کردو مامۆستای ئاینی لەم تەوەرە لەگەڵمانە بێت مامۆستا گیان بەخێر بێن زۆر سپاس بۆ مەدەبوونتان مامۆستا مێ بزانم کە بێگومان ئیسلام زۆر جەخل لەوە دەکاتەوە کە دەبێت تاکی موسڵمان تاکی ئیماندار ئەو سەروەت و سامانی پەیدا دەکات لە ڕێگەیەکی حەڵاڵ و دروستەوە پەیدا بکات دەبینین ڕۆژگارەکە وای لێ هاتووە شوبوهات زۆر بۆ لە پەیداکردنی بژێ و ژیان و سەروەت و سامان ئیسلام چۆن باسی لە پەیداکردنی ڕزق و ڕۆزی تاکی موسڵمان دەکات بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه دیارە یەکێک لە ئەو هۆکارانەی کە شەریعەتی ئیسلام خوای پەروەردگار ناردوێتی بۆ سەر ئادەمیزاد بۆ بەشەریەت پاراستنی ماڵە و هەروەها پەیاکردنی ماڵی ئێمە قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر جەخت لەسەر ئەوە ئەکەنەوە و پەروەردەی ئینسانی موسڵمان و بڕواداریش لەسەر ئەو ئەساسە کراوە کە کەسابەتێک کە ئەیکەن ماڵێک کە پەیای ئەکەن دائیم بە دوای حەڵاڵە بگەڕێن قورئان داوامان لێ ئەکا لە بڕوادار داواکە يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل بڕواداران خۆی گەورە داوامان لێ ئەکا ماڵی یەکتری بە ناحەق مەخۆن یعنی ماڵێک کە ئەزانی تۆ نییە حەقی تۆ نییە دەستی بۆ مەبە چونکە ماڵ لە ژیانی دنیادا ئینسانی موسڵمان مەسئولیەتێکی گەورەی لەسەرە جگە لەوەی کە بۆ قیامەت خۆی لێپرسینەوەی لەسەر ئەکرێ بۆ دنیاشی لە دنیاشە گەلێزار پێوە گرفتارە بێ لە ڕۆژی قیامەتە خۆی تبارەک وتعالی پرسیار ئەکا لە ئینسانەکان لە هەموو تەمەنی ئەگەر 6 ساڵە و ئەگەر 100 و ئەگەر 200 بە تەنها یەک پرسیاری لێ ئەکرێ بەڵام ئەو ماڵی کە تۆ خوای گەورە داوێتی پێت دوو پرسیاری لەسەر بەڵێ پرسیاری یەکەم ینی لەکوێت پەیا کرد چۆنت پەیا کرد لە چ ڕێگەیەک و پەیات ئەم ڕێگەیە شەرعیە یان ناشەرعیە و لە چیشا سەرفت کرد بەڕاستی ئەمە زۆر مهمە ئینسانی موسڵمان بیر لەوە بکاتەوە تو ئەم ماڵەکە پەیایەکەی ئەگەر لە ڕێگەیەکی نامەشروع ئەوە پەیات کرد دووسێ زەرەری لێ ئەەکەیت یەکێک لە زەرەرەکان ئەوەیە لە قیامەتا لێپرسینەوەت لەگەڵا ئەکرێ دووهەمیان ئەوەیە کە تۆ لە دنیادا ماڵ و خێزانێکی پێپەروەردە ئەەکەی ماڵ و مناڵەکەش ئەنچی قوڕەماکەی قوڕەکەی بەسەریانە چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی هەر لاشەیەک بە ماڵی حرام گەشە بکە ئەوە لە هەموو نزیکترە بۆ ئاگری جەهەنەم تۆ مناڵەکانت بێگوناهن بێتاوانن وەختێکە تۆ ئەم ماڵێنی تۆ ئەم قوتەی تۆیکەی بە قورجیانە دوایش منەتەکەی ئەڵێ خزمەتم کردن منەتەکەی ئەڵێ بە خێوم کردن منەتەکەی ئەڵێ من وا بەناز گەورەم کردووە ئەمانە تۆ نازانی لێرەوە چ گرفتاریەکەت بۆ دروست کردووە ئەم کەسە کە گەورە بوو ئەبێتە وەکو دەرکە کەڵەوی لێوە ناو کۆمەڵگا ئەبێتە مای زەرەر چونکە تۆ لە ئەساسەوە بە ماڵی حرام پەروەردەت کردووە گەلێ جاریش ئینسانی موسڵمان و بڕوادار لەم حرامە و کوبرەی خۆی لێوێڵەکا بە تایبەتی ئەم سەردەمەی ئێمە من زۆر جار وتومە میلەتی کوردی ئێمە بە تایبەتی ئەگەر باز بکەیت ئێمە بە 3-4 قۆناغ کەوتونەتە ناو حرامەوە ئاگاشمان لێ نییە ئەم چاولەوەکە ئەو چاولەوەکە ئەگەر دێنی بەڵێ بەڵێ هەڵپەی بۆ ئەکرێ پەلاماردانە ئەوە بە عەرزە ئەم باشقول لەو ئەگرێ هەر لە پێناوی وشتێکی لی دەستکەوێ ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو ئێمە لە کاتی داگیرکردنی کۆیتە ئەم میلەتە ئێمە بۆ گرفتار بوو تاڵاری کۆیتیان هێنا لێرە کۆمەڵێ خەڵک پێی دەوڵەمەند بوون دوای ئەوەی کە
لێرەوە کۆیتیان تاڵان کرد و کۆمەڵی خەڵک پێی هەڵگڕا لە ڕاپەڕینی خۆمان شتێکی تر دروست بوو پیانە و گەڵا بەسەر ئەگەر جەنابەت لەبیر بێ معمەری جگەرەکە لێرە هەبوو زۆرە لە مەخزنەکانی هەرچی جگەرەی سۆمەر هەبوو ئەوسا گەڵا بەسەر بەمە دەوڵەمەند بوو کارتۆنێک دوان دا 20 لۆریەک 2 لۆری ئەهێنا و پاڵی پێوەنا بەرەو ئێران ڕەوانەیە کرد بەمە دەوڵەمەند بوو ئەمە نەی ئەزانێت چ قوڕێکی بۆ خۆی گرتووەتەوە ئەجا تۆ سەری ئەنجامەکەیکە لە دوای ئەوە کە ڕاپەڕین دروستبوو ئەمە حەچی شۆفڵ و گرێدەر و ئەدارەمەتر وردەودە دزەکان زلە بن حراپۆرەکان زلە بن بە بچووکی نامێننەوە ئینسان هەتاوەکو گرفانی پڕبێ ئیشی زۆرترەخە حەچی ممتەلەکاتی ئەم وڵاتە بوو هەمووی ئاودی و کراو ڕۆی هەمووی ئاودی و کراو ڕۆی ئەمە ئەنجامەکەیتی کە تۆ ئێستا ئەیبینی کۆمەڵێ دەست پەروەردە بووە ئێستا سەڵ لە ماڵی کەس ناکەنەوە نەوەکانی گەڵا بەسەرەکان بەڵێ بەڵێنەوەی ئەوان پەروەردە بووە جاوکو کوردی خۆمان ئەڵێ ئەگەر گونجاو بێ بۆ بەرنامەکە ئەڵێن ئەوەی لە مشک بێ جەواڵە دڕێ ڕاست ئەمانە پەروەردە بوون لە بەم ماڵە حرامە پەروەردە بووە ئێستا تۆ تەماشا بکە لە سیارە دزینە لە پارە دزینە لە نەو دزینە لە غاز دزینە یعنی حەچی شت هەیە خەڵک پێی پێ ئەبا موچەکەش خەریکە لەولاوە موچەی ئەم خەڵکە ینی تۆ تەسەور بکە کابرا موچەیەکی هەیە ئیتر ئەم موچەیە ئەگەر هی کەسێکە لە دائیرەیە کەسێکە خزمەتی زۆری کردووە پەنا دیوار بن دیوارەکان کە ئەڵێ تێک کەوتۆ خزانەتە پاڵ ئەمانە ئەمیش لێرەوە هەبوو خۆی بە حەڵالی ئەزانێ بەڵام بیر لەوە ناکاتەوە ئەم ماڵە ئەبێتەوەی شومەیەک بۆی و قوڕەکە بەسەرە هایە مێسەج حاڵێکمان هەیە هەر جۆرێکی فریا ناکەی بڵێ ئەوەی کە ماڵی خەڵکە خوا بە حرامی ئەوەی کە دزیەکات سزای قیامەتی و سزای دنیاییشی چییە؟ بەڵێ هەردوو سزاغی دیایە هەم لە دنیادا ئینسان ڕسوا ئەبێسە زۆرێک لە خەڵکی هەیە کە باسیەکەی ئەڵێ فلان کەس خوا باسی مەکە وازی لێبێنە هەر لەگەڵ باست کرد یەکسەر ئەچی بۆ ئەوەی کە ئەمە بە ماڵی حرامە بە دزی پەرۆدیوە زۆر کەسی شەڵێ وڵای من کەسابەتەکە من ڕەنجم بەیانی ڕۆمە دەرەوە ئێوارە درەنگە بوو بەڵام وەرە سیر کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە یەکێک لە فەرمودەکانیە ئەخر خۆ هەر ئەوە نییە من ئێستا بە تەسکەرەکەم نووسرا موسڵمان بوو ئەچمە مزگەوت و یەمەوە هەر ئەوە نییە بێگومان ئینسانی مسلمان و بڕوادار ئەبێ پابند بێ بەو شەریعەتەوە کە خۆی پەروەردگار بۆی ناردووە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێبەجێ بکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ئین الحلال بەین وئین الحرام بەین ئەمە دیاری کراوە بۆمان ئەگەر ئەمڕۆ کەس ناتوانێت دەستکاری بکا بڵێ ئەمە ناسە زۆر کەسێ دەستی لێوە ئەڵێ کاکە ئەمەیان وانی ئەڵێ ئەمە قولەتێنە تێکەڵ بووە بەڵام ئەفەرمێەوە بەینەهما ئومور مشتبهات فمن وقع في الشبهات وقع في الحرام ولا تو بسر ناو بازارك برسيارك زور جاري ما ما بيني وبتايبتي لكاتي كاك عراق دسي وسراجيلا وباك راي دو روحاني صدام سياري زور هاتا مولاتي يما دائما بيانو بلا بيانو العلوش بداي كوباو هن ناويهمو من وكو خوم اساش كومال خلق ليم لي كلمه وساتو لسر منبر وامد حرام كردوها اما زرر ما كردو دير كومال خلقي نزيكي خوم زەرەرمان کرد ئێستا لەم سەردەمەی ئێستا ئێمە خەڵک پێڵێ ئاخوداخ ئەو سیارانە لەناو ئەو کۆمەلگای ئێمە کە ئەڵێ من مسلمانم ئەڵێ ناوێ ناو ئاخوداغانی خەڵک حەسەدی بۆ هەڵە کێشێ سیارەیەک لە بەغاوە ئەهاو دیارە ئەمانەش هەمووی بەشبەشن گیان ئەمە حرامە ماڵخواردنی خەڵکە بە بەلاش سیارەیەک لە ئەیانهێنا لە جنوبەوە لەو معرەزانە ئەیوو کاکە گیان ئەم سیارەیە ئەوەلیاتی ئەیوو هەتا من ماوم ئەگەر خاوەنی بوو پارەکە بووە گەرمەوە خاوەنەکەی خەسوتە ژێرگەڵ خاوەنی نییە یەکێتریانە هاوی کاکە گیان لە غەیری حکوومەت نایە بەلای ئەماڵی حکوومەت بوو یەکێتر ئەهاوی مامۆستا من لە خاوەنەکەی خۆیم کڕیوە چۆنی کڕیوە لە خاوەنەکەی زۆرێک لە خەڵکی هەبوون بەحسی بوون حکوومەت سیارەیەکی جوانی یاوەتێ ممتەلەکاتە لەش بەردەستی خۆیەتی سەنەوی بەناوی خۆیەتی نێوێرا لە گەراجەکەیە دەریکاتە دەرەوە ئەیشاردەوە جار ڕۆژە ها بە خیاڵ جا باشە من هەر لێرە سژنیکەم لە ژوورەوە بیەم بە بیستگەڵا باشتر نییە لە گیرفانی خۆما بێ ئەچوو لە ترسی حیاتی خۆی نەک دوی کوژن و سیارەکەش بەرن سیارەکە بای دەفتەرێک بۆ ئەیە بە بیزۆرەقە ئەمە بە حەڵال یەزانێ لەگەڵ ئەوەشا ئێمە بەرنامەی ئەم ئیسلامەوە یەکێک لە ئیمامەکان والله ئەعلەم ئیمامی ئەحمەدە کامیانە ئەڵێ پیاوێکی لەلا بوو ئیش و کاروشتی بۆ ڕاپەڕان نادی لە بازاوتی بچە وڵاقێکی سواریم بۆ بکرا چوو وڵاقێکی بۆ کڕی هێنایەوەتی کڕیەوە بە 300 درهم
یا بڵێ 300 دینار کە هێنای پیشانیە ئیمام تەماشای کرد وتی کاکە گیان ئەمە بە چەندی قوربان پێم فرۆشتۆ بە 300 دینار وتی ئەی بە 400 ئێوتی قوربان من معاملەم لەگەڵا کردو لەگە کابرا بڕیمەوە ئەم بە ڕەزامەنی خۆی ئەم داتێ وتی ئەیە بە 500 ئەم هەروتی قوربان معاملەم لەگا وتی ئەیە بە 600 تا چوە 700 ئێوتی قوربان بۆچی وتی ئەو وڵاخە لەوە زیاتر ئەهێنێ تۆ 300 داوەتی ئەمە زوڵمە کابرا بۆ زەرەکە ئەنی ئیسلامی ڕاستەقینە بەرامبەر بەخواستی خۆی بیفرۆشێت کەسی بەرامبەر بۆ ئەبێت تاوانبار بێت کەسی تاابدەسە تۆ هەندێشت هەیەەکانی ئیمان کەسی ئیماندار ئەزانی منە چم ماڵێک لە کابراایەگە کڕم ئەم ماڵە بۆچی پێمە فرۆشێ محتاجی پێمە احتیاجە بە پارەکەی یان زۆری بۆ هاتووە لە ناچاریە ئەی فرۆشێ ئەم ناچاری لەوانەیە ئەوی کا بە تووشی منیشەوە لەوانەیە هەردوو لاکان وەکوێکمە نازانی ئەسلی معاملەکە چۆن نییە بەڵام وەختێک ئەم کابرایە ئەی فرۆشێ لەبەر احتیاجی ئەبێ من بزانم بۆ ئەگەر مسلمانی حقیقی و ڕاستەقینم ئەبێ بچم احتیاجەکەی دەبکەم بڵێم ئەم پارەیە بە خانوو بە خەسار مەفرۆشە ئەم سیارەی بە خەسار مەفرۆشە ئیسانی مسلمان وایە نابێ هەلەکە بقۆزی ئەبی قۆزیتەوە بڵێ وەڵاهی کابرا بەخوا جا زۆی زاڵێ کورە کاکە فرسەتێکی باشە بەخوا کابرا ئێستەی فرۆشێ سبێنی پارەی بێتە دەست وەڵاهی بە دوو قات نایە تۆچی قۆزیتەوە سبێنی لەوەی 20 وەرەقە 30 وەرەقە 50 وەرەقەی خێر لێ بکەیت ئێمە سەلەفی ساڵحی ئێمە ئەخر ئەم ئیسلامە ئەو جوانیەکەی لەوە هەیە ئەگەر خەڵک دەستی پێوە بگرێ پابند بێ پێوەی ینی خۆشببختە بێ لە دین و دنیا کابرا خانوویەکی هەیە ئەڵێ ئەیفرۆشم بە چەند ئەیفرۆشی بلای خەڵک ئەڵێم بە 1000 دینار ئێکاکە خانۆکەی تۆ 300 دینارێنێ هەتۆ ئەمە شەمان هەیە ئێمە 300 دینارێ ئەڵێ ئاخر بە دراوسێکەم بۆی فرۆش دراوسەکەی چاکە یەکێک یەک لەولاوە مسلمانێکی حەقیقەڵێ وەڵاهی مادەم تۆ لەبەر خاتری من ئەو نرخە زیاد خزۆتە سەخانۆکە احتیاجەکەت چێ من بۆ دەفعەکەم مسلمان ئاواچێ بەدە مسلمانەوە ناگەڕێ بۆی پاشقولی لێ بگرەوە هەلێ بخۆزێتەوە لەکوێ قازان جێتی مسلمانی ڕاستەقینە ئەڵێ پەنەی لێ مەکە کاکە ئەوە فڵانەکە زوو دوکانی کێی فرۆشێ ڕۆژە پیاوێ بۆی باس کردم وتی دوکانێکم بنیاد نابوو بیکڕم وتی من 2 دەفتەرمە هەیە ئەوەی بچوار دەفتەر ساڵ هات و ساڵ ڕۆی هەر هاتوتی کاکە خە دوکانەکەم لێ ناکردم 2 دەفتەر ئەوتی 4 دەفتەر 6 ساڵ دوای ئەوەتی هە لەسەر 2 دەفتەری خۆم ماموتی لێم کڕی ئەمە بەڕاستی یعنی ئینسانی مسلمان نابێ ئەمە بکە ئەگەر ئەزانی ئەم دوکانەوە نیە خۆتی لێ مەخە بە پاڵی لێبیتەوە بڵێ چاوەڕوانەکەم کەی کابرا گەیشتە گۆڵی گەوتە لێژوی چاری نەما ئەنجامە لێ یەکەم ئەمە ماڵ خواردنی خەڵکە بە باتڵ شعارێکمانەیە ماوەسا من ئەینە لەکە هات ئەم شیعاران بۆشی بکەیتەوە ئەمە بەچی ئەوترێ ئێمە زۆرێک لە خەڵکی ئەم وڵاتەی ئێمە ئەبینی ئەشبینین بی هەمومان بینیوانە هیچی پێ نییە ڕاست سەرۆت و سامانێکی نییە پیاوێکی فەقیر ڕوت و ڕەجاڵ بەڵام وەختێک کە زانی وەکو قاچێک لە پڕێکە هەڵەخوڵێ دەرکەوت ئەمە کێیە ئەم فڵانە کەسە ئەی ئەم ماڵ و سەرۆتەی ئێتە تۆ گومانت بۆ دروزە بێ لێ ئەپرسی ئەمەد لەکوێ هێنا ئەمە لەکوێ هێنا چۆنت پیا کرد دیارە هەموو ئینسانێک ئێستا سیارەیەکی پێیە سەری ئەڕوا و پاش بینێکی تیان سەرەکەی وەنەوشەیەکی پێیە پاشە تۆ من لەکوێ پیا کرد کاکە کوردی خۆمە زۆر جوانیان وتووە ئەڵێ من تۆ هەردووکمان ڕێوی کونێکی لەکوێوە لێ حاق تۆ ڕێوێکی گەڕ بووی بەچی ئاواز ئەم سەرۆت و سامانە پیا کرد ئێستا ئێمە لە وڵاتەکەی خۆمانە یەک بێگە خەڵکانە توانی دەستخەیتە سەرشانە من خەڵکێکە ناسم لە سەرەتای ڕاپەڕین سیارەیەکی هەبوو لە خەتێکا ئیشە کرد لەم ناو شارە نەفەر لەگەڵی سوار نەبوو یان لە ڕێگا پەکێکەوێ بێ دابەسی نیوە ڕێگەوە پێ بڕی بینێکی زۆری بەسەرا ڕۆی هەواڵم پرسی جارێکیان وتیان وەڵا وەزعی زۆر باشە لەوانەی خاوەنی 100 دەفتەر بێ بینێکی زۆری بەسەرا ڕۆی ساڵە 2 ساڵی هەواڵم پرسی کۆڵوتیان بێ قەزابی یاخوا لە 1000 دەفتەری شتێ پەڕیوە پاشە بەچی یعنی ئەگەر تۆ باوک باپیرە هەمووی بۆشت جێما بێ ئەم مەبلەغە پارە دروست نابێ ئەچیتە ئەو ناو بازارە تەماشاکەی مناڵی وا هەیە 2 عەلاگە دۆلاری پێ من تا ئێستا چێژ نازانم باسی یۆرۆکە نازانم یۆرۆ چۆنە
لە پرۆتێکە زانی ئەڵا وەڵام مەلا بعدین گەیشتە ئەوەی 50 دەفتەر 100 دەفتەری هەیە ئەمە ئێمە لەم دنیاەدا ئەمە ئەکە ئەوترێ من ئەین لەکە هذا ئەمە هەریگرە بۆ ڕۆژی قیامەت لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار پرسیارمان لێ ئەکا تۆ لەکوێت هێنا چۆنت دەستکەوت لە ڕێگەی مەشروعەوە لە ڕێگەی نامەشروعەوە دەزیت ماڵی خەڵک بخواردت خۆ ئێمە لە تاریخی ئیسلامی زۆر شتمان بۆ بەجێماوە بنمونە بۆ مەجێماوە کە خەڵک وەختی خۆی کە پارەی دەستکەوتۆ چۆنی بەیا کردووە لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەماشا بکە چۆنی ئەمانە کەسابەتیان کردو دەوڵەمەند بوون خۆ هەمویان دەوڵەمەند نەبوون چوونە مەدینە هەمویان وەکو عەبدوڕەحمانی کوڕی عەوف دەوڵەمەند بوون خی گەورە دوعایەکی پێغەمبەری بۆ خستۆتە کار هەڵپەی کردووە هەوڵی داوە بەڵام لەگەڵەوەشا بەخشیوێتی لەگەڵەوەش یارمەتی خەڵکی داوە چیرۆکی عەبدوڕەحمانی کوڕی عەوف فەرمێ کە دێتە مەدینە بە ئەنسارەکەی ئەڵێ تەمەن دابەش بوون بەسەر ماڵەکانی من پێڵە تۆ جارێ بازاڕەکەم پشت وانە بۆی من جارە پشت بە کاسپی خۆم ببەست چاوەڕوانی کەس نەکەم ینی لە خۆیانەوە دەوڵەمەند نەبوون نەخێر بێگومان هەولیاندا بەڵام مامۆستا لە ئێستا بینین کە کۆمەڵێک کەس بازرگانی مامەڵە بە دراوی ئەلکترۆنیەوەکەن کە کۆمەڵێک کەسیش هەیە کە بەشداریان پێکەن بەبێ ئاستی هۆشیاریان وایە بەبێوی هیچ زانیاریەکیانە بە هیچ ئاستی هۆشیاریان هەبێت بەشداری ئەەکەن و دەبینی کەسی یەکەم و دوم پێی دەوڵەمە نەبن و ئەمان چەند کەسێک کە زەرەرەکەن کەسی دیکەش هەیە ئەزانێت کە ئەم چەند کەسە زەرەری کرد دووبارەوانش بەشدارە بن و مامەڵاکەن کەواتە کەسێک کە ئاستی هۆشیاری نەبێت و متمانە بە هەموو کەسێ بکات ئەو کەسە بەرپرسیارەتی چییە بێت؟ ئێمە لە شریعەتی ئیسلامە لە کتێب فقهەکانە حەچی کار و کاسپێکمان هەیە بەجارە بابێک هەیە بە ناوی بابی مەعامەلە کە بەداخەوە زۆربەی زۆری خەڵکی ئێمە لە مەعامەلە نازانێ هەروای تر جۆرانە چۆتە ناوی لە ئەسڵا ئەم بابی مەعامەلەیە کابرا ئەگەر دوکانارە ئەگەر تاجیرە ئەگەر حەج ئیشی و پیشەیەکی هەیە هەق وایە بچێتە لە بەردەمی مامۆستایە کە فێری ئەم مەعامەلەیە ببێ ئەم مەعامەلەیە چۆن ئەکرێ بە چی تۆ ئەکەویتە ناو حرامەوە بە چی لە حرام پارێزراوی شارەزایت هەبێ شارەزایت هەبێ لە مەعامەلەکردن پێغەمبەر صلی الله عليه وسلم نەچوە دوکانی کابرا خۆ هەندێک خەڵک هەیە چاوی لێ ئەنووقێنێ فەرمووی ئەمە چییە دەستی کرد بە ناو خواردنێکە وتی بۆ وایە فەرمی تێوە ڕتوبەتی بەرکەوتووە بەهۆی زستان و مەسەن یەقی کردوێتەوە کوردەواری خۆمان دەڵێ هەندێک جارە خەڵک دەڵێن بارانی بەرکەوتووە بارانی بەر نەکەوتووە بەڵام یەقی کردوێتەوە ژێرەکەی تەرە سەرەوەی وشکە فەرمی ئەمە غەشە هەستکە غەشکا لە ئێمە نییە ئەبێت دەریخەی بۆ ئەو خەڵکە بڵێ ئەم ئیشەی من کە ئەیکەم ئاوایە ئەم ماڵی کە پێ دەفرۆشم ئاوایە زۆر جار ئێمە بینیومانە لە سەلەفی ساڵحی ئێمە قماشێکی فرۆشتۆ بە کەسێک دای ناوە ئەم قماشە مشتریەکە کە هاتۆتە سەری حەزی لێ کردۆڵی گرتۆ بردوێتی پینەوتەوە قماشە عیبدارە دوایی هەریمامی ئەبوو حەنیفەی وەڵاهو ئەعلەم شاگردەکەی نێرە بە دوای کابرا لە بڕۆبی دۆزەرەوە تۆ ئەمە پێت فرۆشتۆ بە نرخی ساغ ئەمە کونێکی تایە فەرشێک ئەفرۆشی بۆ کەسێک بە لولکراوی ئەبێ پێی بڵێ ئەو عیبەی تایە من بۆ ئایبیان سارێگە فرۆشی ئەبێ بۆ ڕوونکەیتەوە بۆی ئەم مەعامەلەی کە ئێستا ئەکرێت ناو بازاڕە ئێسمە زۆر جارمە بینیومانە وەختی خۆی پارە گۆڕینەوە هەبوو یان و دەبە 12 هەر دیناری عێراقی ئاسنەکەیان هێنا لەگەڵ دینارە کاغەزەکە ئاڵوگۆڕیان پێکردیان دەبە 12 دەی ئەمە پارە بە پارەی ئەمە حرامە بعضی خەڵکی بۆی ڕوون نابێتەوە بەڵام بعضی کەسیش ئەیزانێت چاوی لێ نوقێنێ یا ئەچێتە لای مامۆستایەک فتواکەی بۆ دابێ لەوانەیە واش بێ مامۆستا فتوای بۆ دابێ ئەڵێ گوناحەکەی بە ملی ئەوە تۆ ئەزانی ئەمە خراپە گوناحەکەی چۆنە لە ملی ئەوە لە ملی تۆشە تۆ ئەزانی مامۆستا ببوور ئەی لە کاتێکە کە کڕیارێک گەیوە شتێک بکڕە دەبینی نرخێکی مناسیبی خۆیە بەس کە ئەڵێ بە قەرزەی بەم هەندێکی ئەخاتە سەر ئەڵێ مادام بە قەرزەی بێ ئەوەندەیە خەمەسەرای ئەمە ئەچێتە بابێ حرامیە خۆی لە ڕاستیە ئەو کەسەی کە ئەچێت لە بازار زۆربەی زۆری خەڵکم ڕۆوای لێ هاتۆ قیشت و قیسکاری هەیە ئەچێتە دوکانێک ئەڵێ مەسەلەن سەلاجەیەکەم ئەوێ ڕسالەیەکەم ئەوێ مجەمیدەیەکەم ئەوێ ئەیکرێ لە کابرا ئەمە بەچەنە زۆر جار لە هەندێک شوێنە هەندێک کۆمپانیا ئەڵێ بێ زیادە خستنە سەر من ئەم ماڵە بە منە ئەفرۆشم ماغانە ئەو نەبەرێ ئەمە هیچ شالێکی تیانە بەڵام ئەگەر بڵێ من بە مەنای فرۆشم
بەڵام لە دواییە زیایی بخاتە سەر ئەوە حرام دەرەچێت بەس ئەگەر بە کابرا برێ کاکە گیان بە نەقد ئەدەمێ بە $100 بەڵام بە قیس ئەگەر بیبەی معاملەکەی چووکە پارەکەم دواکەوێ ئەدەمێ بە $120 حەڵاڵە پێی برێ بە کابرا برێ من ئاوا ئەدەمێ ئەمە ئیشکالێکی تیانە هەرچەندە زۆرێک ئەمڕۆ فتوای لەسەر ئەدەن کاڵێن ئەو چەر حرامە بەڵام ئەگەر تۆ بە کابرا دوت من بەوە نەئەدەمێ بۆ ڕوون کردەوە چونکە لە ڕاستی تا تۆ ئەگە تەماشا بکەی کابرا وەختی وا هەیە ئەو شتەی تۆ کردوبای 20 وەرەقەیە ئەم 20 وەرەقەیە کابرا مانی 2 وەرەقەی ئەوەی تێ بە زۆری پێچێ دەست تۆ دەستی ئەگری ئەم پارەیە بمێنێتەوە ئەگەر بۆت ڕوون کاتەوە بڵێ بەمە نەئەدەمێ هیچ شکالێکی تیانێ بەڵام ئەگەر بەدزی خۆیەوە زیاد بخاتە سەری حرامە بێ ئەگەر $1 بخاتە سەر ماوەسا بۆ هۆشیاری تاکی ئیماندار لە کاتێکە پارەیەکی هەیە سەروەتێکی هەیە سامانێکی هەیە دەیەوێت بیکاتە ئیشەوە ئیشێک بێ ئەم سەروەت و سامانی پێزیاد بکە تا چەند دروستە ڕێگا دروستەکە لە ئیسلامە چۆنە تۆ پارێکە دەی بە کەسێک مامەڵی پێ بکە بازرگانی پێوە بکات ئیسلام باسی لەمە کردووە ڕێگە دروستەکەی چۆنە بەڵێ مامەڵەکردن ئەگەر دوو کەس بە یەکەوە دەستمایەکیان هەیە یەکێ خانم دەستمایە یەکیان کەسابەتی پێوەکە ئەمیان بەس پارەی هەیە ئەبێ لە ئەوڵەوە هەردووکیان بەو مەرجانە ڕازی بن کە لە بینی خوانادایانێن تهدیدی نەکا بڵێ من مانی ئەوە نەدەیەمێ مانی ئەوە نەدەیەمێ چونکە ئەگەر مانی وایە قازانجەکە مانی وایە زەرەرەکە تۆ بۆی دیاری بکە ئەم دیاریکردنە حرامە لەگەڵ ئەوەشە لە قازانج و زەرەرە شەریک بن زۆر کەسێ پارەی ئاڵێ کاکە گیان من پارەکەی خۆمەوێت واقم نییە بەسۆی تۆ زەرەرەکەیان نایکەی ئێ تۆ لە قازانجە شەریکی لەگەڵ منە بۆ لە زەرەرا شەریک نەبی ئەبێ لە زەرەریشا شەریبی لەگەڵەیە کابرای بەرامبەریش کە پارێکە وەرگتووە ئەبێ زەمانەتی ئەو پارەیە بکە بە حەدەر خەرجی نەکە ئێمە زۆر جار ئەبینین ئیمڕۆ کابرا شوێنی دوکانێکی کردوێتەوە پارەی من و پارەی تۆ پارەی ئەم و ئەوی لایە چەند دەفتەرێکە کۆی کردوێتەوە جارێ پێش هەموو شتێک ئەڵێ وەڵای خۆ من ناچوون بۆ ناکرێت لە پارەی ئەمانی کە ئەو وەریگتۆ کەسابەتی پێ بکە ئەچێ وەنەوشەیەکە خاتە ژێری لێکزیێک خاتە ژێری پارەی خەڵکە پشتی پێوەی نێشاوە یا وەختێکە زانیاڵێ وەڵا خانوویەکی کڕی ئەخە تا دوێنێکە تۆ کرێچی بووی ئێستا بە پارەی خەڵک لە پڕی وەختێکە زانی هاوارە کاڵی ئیفلاسی کردو هیچی بەدەستۆ نەما بعضی خەڵکە بێ بەس بۆ خۆ دەرخستن مستیلەیەکی ئاڵتوونی زلا قەبا ئاکاتە دەستی بۆی خۆی پێوە ڕاوەشێنێ ئەمانە منوکو عەزم کردی بابی معاملە بابێکی زۆر گرنگە خەڵک ئەبێ بچێ بخوێنێ بچێ شارەزا بێ بچێ لە مامۆستا پرسیارکە پێشتر پرس بە ئەمە چۆن ئەم ڕێگە ئێستا من زۆر جارەبین ناو بازارە خەڵک ئەڵێ وەڵا الحەمدوللا من نوێژەکەم و من ئەبینم لە کەسابەتی ئەمڕۆی خەڵکە ئەو پارەی کە دەستی ئەکەوێ ئەکرێ بڵێ بەشی زۆری حرامە مثلا حەب بە نمونە جارێکیان من چەند جار وتومە شێلمم کردی لەسەر عەرەبانەیەک شێلمی کوڵا کیلۆیە شێلم بە کاڵی بە 1000 دینارە وەختی وایە دوانی بە 1000 دینارە ئەو لە ئەلۆژە ئیکڕێ بەخوا دوانی 1000 ناکەوێ ئەڵێ کیلۆی چەندێ بە کوڵاویڵە 4000 دینار ئەمە جارێ هەر لەوێ 3.5 چۆتە سەر ڕۆژە لە پێکم پرسیوتم بە قوربانم شێلمێکی جوانم بەرێ وتی مامۆستا یەک شێلمی ئەسڵت دەیەمێ تمجا ئەوە شێلمیش ئەسڵنا ئەسلی هەیە وتی ئارە وەڵا وتم چۆنە ئەسڵنا ئەسلەکەی وتی ئەوەی کە زۆر ڕەشە لەسەر تەشتەکە هەڵی چنیوە ئەوە ئەچەند شەکری تێ ئەەکەن شەکرەکە ئەو ناکوڵێن تا ئەسووتێ ڕەژە بێ لەگەڵ دۆشاوەکە تێکەڵێ بە ئەیکەن بەسەریا شێلمەکەش ڕەشەکە ئەوە بۆ نەخۆشیش خراپە هەر تا بۆ نەخۆشی سەرەتا یعنی ئەمە کابرا ما بوو بەخەڵێ لەخوا بەجایجان زۆر جار ئەوە ئەبینین ئەڵێ کاکە ئەوە لێ شێلم فرۆشێکە و لێ شێلم فرۆشێکە ئەمەیان هەر ناگاتە دوای عەسەر هەمووی تەواوەکە ئەمیتیان تا ئێوارە بە دیارێ دانیشتووە حەڵاڵەکە ئەمێنێتەوە چونکە ڕەشی نەکردووە ئەویان ئەڵێ بەخوا بە دوای ڕەشەکە ئەمە زۆر خۆشتر و جوانترە ئەچی لە دوکانێکە تەماتە ئەکڕی خەیار ئەکڕی ئەها لە دوورەوە ئاوا عەلاگە کاڵاتە سەر تای ترازۆکە ئێم تای ترازووە میزانە میزانیش کتوپڕی ڕناوەستێ قەرێکی پێچێ تاوەکو سنتەری خۆی وەرەگرێ و لەو حەدی خۆیان ڕاوەستێ ئەی خاتە سەری هەڵی یا بۆ سەری دابەزیوەتە خوارەوە تۆ بە کیلۆیەک کڕیوە بی بەرەوە لە ماڵەوە بیکێشە بزان ڕوعێکی کەمە خێرا لایە با لەسەر ترازۆکە
لەم شاری سلێمانی ئێمە تیان پیاوێک ڕۆنەکەرەیە هێنا بۆ دوکانارێک هەموو جارێ ڕۆنەکەرەکەی لێ ئەکڕی ئەمیش لێرەوە شەکریە بردەوە بینێکی زۆری بەسەرا ڕێ کابرا دوکانار ڕۆژە ڕۆنەکەی کێشە سێرەکە لە هەموو کیلۆیە کابلێ ڕبعێکی کەمە گلەی لێکەوتی فلانە کەس تۆم کاسپەکەی لە دەرەوەیت و ڕەنجەوەیت و هیلاگەبی تۆم کارەکاری تۆ حرامە و تۆ فێڵ لەمەوتی بۆ وتی وەڵی ڕۆنەکە هەموو کیلۆی کەم نەی کێشم ڕبعێکی کەمە تۆ بەچێ کێشەوتی وەڵڵاهی تا ئێستا من شەکرم لە تۆ کڕیوە بردومە تۆ لە ماڵەوە شەکرەکەی تۆم کردووەتە کێشانە و بە شەکرەکەی خۆدەی کێشم تمەز ئەم لێرەکە شەکرەکەی بۆ کێشاوە هەموو شەکرەکەی ئەم هەموو کیلۆیەکی ڕبعێکی کەم سێکەی ڕۆنی خۆی داوەتەوە چاو لێ چی بچێنی ئەوە ئەدوێتەوە بازێ جار ئەمانە کە ئەیبینی خەڵکی لەو داواڵێ وەڵام من ماوەسا کاتمان نەما قسەش زۆرە لەو بارەوە بەڵام داوای لێبورد نەکەین خۆی لە بابووری کاتمان نەما بۆ بەرنامەسپاس بۆ بەڕێز ماوەسا بادین سیراجەدین ماوەسای ئاینی لەم تۆرە لەگەڵ مامی زۆر وەڵا بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و دواتر دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە باشترین کۆڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی ڕووناکی کامێرا ئاکشن زام چێکی شێف مەحموود ئەرە بەختەوەرێم چەند دڵخۆشم کە شێفم شێف مەحموود شێفێکی بەناو باندێم بە بێرنجی مەحموود بە بێرنجی مەحموود هەر لە سفرە و خوانی ماڵان هەتاکو سەر سفرەی سەیران برنجی مەحموودی لەگەڵە هەر خۆریەکەمی مەحموودیان هەرە برنجی مەحموود شان لە شانێ نادرێ لە تام و بۆن و بەرامە چون خۆم و ئێوەش دەزانن برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود ئەم کوڕانانی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخری شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان ئەم برنجە دەنەکخرا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە
لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆلسترۆڵت نەبێ چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وڵێ بینەرانی عزیز لە بڕگەی پەیامنێرانمان دەچینە لای پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە سۆران. ئازاد سڵای خۆی گەورەت لێ بەوەم کاتت باش زانیاریەکان لای تۆ چین فەرموو. بەڵێ شەیدا خان سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێ. من سەرەتا بە کەشوهەوا زانیاریەکانم لە قەزای سۆران ئەخەمە ڕوو دیارە لە شەوی ڕابردووەوە شەپۆلێکی بارانبارین لە سەنتەرەکانی شار سپێ کردووە هەروەها بەفربارینیش لە ناوچە شاخاویەکان لە ئێستادا بەردەوامی هەیە و بەفرباریوە لە ناوچە شاخاویەکان لە سنتەری قەزای سۆران لە شەوی ڕابردووە تاوەکو ئێستا 8 ملیم باران باریوە کۆی ئەو بارانەی کەوا لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو ئەمڕۆ باریوە لە قەزای سۆران بریتیە لە 228 ملیم باران. سەبارەت بە ڕێژەی بەفربارین ئەمڕۆ بڵێن لە شەوی ڕابردووە لە حاجیۆمەران کەوا دەست پێ کردووە ڕێژەیەکی باشی بەفر لە سنتەری حاجیۆمەران باریوە ئەمە شوای کردووە کەوا تا ڕادەیەک ئاستەنگ بۆ ئەو ئۆتۆمبیلانەی کەوا دەبڵ ئاکسل نین یاخود زنجیریان پێ نییە وای کردووە کەوا تا ڕادەیەک ئاستەنجیان بۆ دروست ببێتن بە حکمەوەی ناوچەی حاجیۆمەران ناوچەیەکی بەفرینە بە مەملەکەتی بەفر ناسراوە ساڵانە ڕێژەیەکی زۆر بەفر لەم ناوچەیە ئەبارێتن لە شوێنەکانی تر کاتێک کە باران ئەبارێ حاجیۆمەران بەفر ئەگرێتەوە. ئەمە شوای کردووە کەوا بە بەردەوامی ڕێگاوبانەکان سەختیان بۆ دروست بێەوە هاوڵاتیانی ناوچەکە بڵین زیاتر لە ناوچەکانی تریش جیاواز بە ناوچەکانی تر پێویستیان بە سوتەمەنی زیاترە بێ و ناوچانە. هەروەها سەبارەت بە زینی وەرتێ لە ناحیەی وەرتێ دیارە لەوێش ڕێژەیەکی باشی بەفر لە زینی وەرتێ باریوە زینی وەرتێ ڕێگایەکی سەختە بۆیە هاوڵاتیان پێویستە لەم ناوچەیانە وریابن زۆر جار دەبینی لە زینی وەرتێ ڕووداوی نەخوازرا و لەم ناوچەی ڕوئەداتەوە بەهۆی ئەوەی تووشی خلیسکانە بن ئۆتۆمبیلەکان بۆیە هاوڵاتیان لەو ناوچانەکەوە سەفەر ئەکەن پێویستە زنجیریان پێ بێ یاخود ئۆتۆمبیلی دەبڵەکسلیان پێبێتن. ئەمە سەبارەت بە کەشوهەوا هەروەها سەبارەت بە کارەبا لە سنووری قەزای سۆران دیارە بەڕێوەبەراتی کارەبای سۆران ڕاگەندراوێکی بڵاو کردوێتەوە لە ڕاگەنداوەکاندا هاتووەکەوە ڕێژەی بڵێم پێدانی کارەبا بە هاوڵاتیان لە ئێستادا لە وەرزی زستاندا کەم ئەکرێتەوە. لە کاتژمێر 2 شەوەوە کارەبا بە هاوڵاتیانی قەزای سۆران ئەدرێتن تاوەکو کاتژمێر 3 و 30 قولەکی دوانی وەڕۆ. لە کاتەکانی ترە کارەبای مۆلیدە بە هاوڵاتیانی سنتەری قەزای سۆران ئەداتن ئەمەش بەردەوام وای کردووە لە زستاناندا کەوا ڕێژەی کارەبا کەمە بێتەوە کەمتر بە هاوڵاتیان ئەداتەمەش گرفتی بۆ هاوڵاتیان دروست کردووە سەرڕای ئەوەی کەوا دەبینی سوتەمەنی تاوەکو ئێستا ناوچەیەکی ساردی وەکو قەزای سۆران سنتەری قەزای سۆران تاوەکو ئێستا سوتەمەنی بە هاوڵاتیان نەدراوە کارەباش کەم کراوەتەوە بەڕاستی ئەمە بارگرانیەکی زۆری بۆ ژیان و گوزەرانی هاوڵاتیان دروست کردووە. هەروەها بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆرانیش ڕاگەیەنراوێکی بڵاو کردوێتەوە دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو لە قەزای سۆران ماڵی چەند هاوڵاتیەک بەهۆی شۆرتی کارەباوە گڕی گرتووە بە تەواوی ماڵی ئەو هاوڵاتیانە سوتاوە. هەروەها لە ڕۆژانی ڕابردوو بارگای مەڵبەندی یەکگرتووی ئیسلامیش لە قەزای سۆران سوتا ئەمە وای کردەوە ڕاگەیەنراوێک بڵاو بکەنەوە بۆ ئەوەی هاوڵاتیان زیاتر هوشیار بن لە بەکارهێنانی کارەبا لە وەرزی زستاندا کەوا ئێستا خواستی زیاتری لەسەرەداوە لە هاوڵاتیانەکەن کەوا ئەو شوێنانەی کەوا پێویستیان پێ نییە یاخود لە شەودا کارەباکانیان سۆباکانیان ببژێنەوە بۆ ئەوی تووشی ڕووداوی نەخوازراوی لەو شێوەیە نەبن.
بەڵام زانیاریەکانی قەزای سۆران بوون. بەڵێ زۆر سپاس بۆ پامنێرمان ئازاد ئۆمەراوەیی، زۆر سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ ئازاد. دەچینە کەرکووک پامنێرمان چیانوریمان لەگەڵات چیا سڵاوی خوا لێ بێت ئەگەر بکرێت نوێترین زانیاریەکان لە پارێزگای کەرکووک بۆ ئێمە بگوازیتەوە. سپاس دەکەین. سڵاو لە ئێوە و لە بینەرانی کەناڵی پەیام. دیارە لە شاری کەرکووک و لە عێراق بەگشتی دوێنێکە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراقی تایبەت بە خۆپارێزی هەتای کۆرۆنا چەند قەرارێکی نوێی دەرکردووە کە لە نۆ خاڵ پێک هاتووە دوێنێ بڵاو کراوەتەوە لە سبەینەوە هەندێک لەو بەڕیارانەی ئەنجومەنی وەزیران دەچێتە بواری جێبەجێکردنەوە. من ئەگەر بە کورتی ئەو قەرارانەتان بۆ بخوێنمەوە کە دوێنێ دەرچووە. یەکەم بڕیار دەری کردووە دەبێ هەموو ئەو هاوڵاتیانەی دەچنە دام و دەستگاکانی حکوومەت دەبێت دەمامک بکەن بەبێ دەمامە قەدەخەیە بچنە ئەو دام و دەستگایانی دەوڵات و ئەو فەرمانبەرانەشی کە دەوام دەکەن دەبێ بە دەمامکەوە دەوام بکەن. دووەم بڕیاری قەدەغەی سەفرەی و ئەو فڕۆکەخانانەی کە لە عێراقن و ئەو شوێنانەی کە گەشتی بۆ دەکرێت بۆ وڵاتانی دەرەوە بە تایبەتی ئوسترالیا، یابان، بەریتانیا، ئوسترالیا، دانیمارک، هۆڵەندا، بەلجیکا، ئێران، یابان و ئەو وڵاتانەشی پێشتر وەزارەتی تەندروستی حکوومەتی عێراقی بڕیاری لەسەردراوە بۆ شوێنانە هاتوچۆ قەدەغە دەکرێت و هێڵی ئاسمانی بەڕوویاندا دادەخرێت. ئەوە جگە لەوەی کە وەزارەتی تەندروستی ڕاست پێدراوە بە مەبەستی کڕینی فاکسین لە وڵاتانەی کە ئێستا فاکسینی لێ دروست کراوە. وەزارەتی تەندروستی ڕاست پێدراوە لەگەڵ وەزارەتی تەربیە بۆ ئەوەی سەرجەم ئەو قوتابخانانەی کە ئێستا دەوامی تێدا دەکرێت فەحسیان بۆ بکرێت و پشکنینیان بۆ بکرێت بۆ ئەوەی بزانێتەوە قوتابیانە کامانن کە کۆرۆنایان هەیە و بۆ ڕێگری لە کۆرۆنا دەبێ ڕێکارە تەندروستیەکان بگیرێتە بەر. و قەدەغەش کراوە لە وەزارەتی تەربیە و لەو قوتابخانانەی کە دەوام لە دەرەوەی بڕیارەکانی وەزارەتی تەربیە زیاد دەکەن ئەو ڕۆژانەی کە دانراوە بۆ دەوام دەبێ ئەو ڕۆژانە دەوام بکرێت و هیچ قوتابخانەیەک لە وەزارەتی تەربیە لە وەزارەتی پەروەردە بۆی نییە دەوام زیاد بکە لە هەفتەکەدا. آخر بڕیار ئەوەیە کە لە سبەینەوە ئەو بڕیارانە دەچێتە بواری جێبەجێکردنەوە واتە مۆڵەکان شوێنە گشتیەکان ئەو شوێنانەی کە قەرەڵاڵەخی تیادا دەکرێت سەرجەمی لە سبەینەوە بۆ ماوەی 2 هەفتە دادەخرێت. ئەم بڕیارانە لە پارێزگای کەرکووکی شاوشێوەی پارێزگاکانی دیکەی عێراق دەچێتە بواری جێبەجێکردنەوە. لە سبەینەوە شانەی قەیرانەکانی کەرکووک و ئیدارەی کەرکووک ئەو بڕیارانەی کە دوێنێ لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراقی بڵاو کراوەتەوە دەرچووە لە سبەینەوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە و پێشنیازێکیش دراوە بە شانەی باڵای قەیرانەکانی عێراق وەزارەتی تەندروستی داوەتی بۆی کە قەدەغەی هاتوچۆ لە کاتژمێر 8 ئێوارە بۆ 6 بەیانی دەست پێ بکاتەوە لە پارێزگاکانی حکوومەتی عێراقی و ئەو پارێزگانەی کە حکوومەتی عێراقی سەرپەرشتی دەکات. بۆیە ئەو پێشنیازە ئێستا لە بەردەست شانەی باڵای قەیرانەکانی بەغایە پێدەچێت لە ماوەی 2 ڕۆژی داهاتووداوە لە هەفتەی داهاتوو بڕیاری یەکلایەوەی لەسەر بدرێت. لەبارەی خوێندنی کوردی لە کەرکووک تا ئێستا مامۆسایانی خوێندنی کوردی بڕیاریان نەداوە وەکو قوتابخانەکانی دیکە لە کەرکووک ئێستا دەوامی تێدا کرا پێشەم بڕیاری خوێندەوە بچنەوە هۆڵەکانی خوێندن. مامۆسایانی خوێندنی کوردی تاکو ئێستا قەدەغەی ینی بایکۆتیان نەکردووە لە کەرکووک لەبەرەوەی لەگەڵ ئەوەی کە خوێندن لە عێراق دواکەوت لە مانگی ڕابردوو کە کرایەوە ئێستا تاکو ئێستا مامۆسایانی خوێندنی کوردی نیانتوانیوە بایکۆت بکەن هەرچەندە ژمارەیەک مامۆسا بە ئیمزای خۆیان بایکۆتیان ڕاگەیاندەبوو بەڵام لە کەرکووک کێشەکە ئەوەیە خوێندنی کوردی سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقیە ناتوانرێ بایکۆت بکرێت لەبەر ئەوەی تاقیکردنەوە و منهەج لە بەغدادا ناکرێ ئەمان دوا بکەون چونکە وەکو خوێندنی کوردی پێشتریش ئاماژەی پێکرده بوو ئەوان ناتوانن بایکۆتی خوێندن بکەن لەبەر ئەوەی 1500 مامۆستا سەر بە میلاکی حکوومەتی عێراق و وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقین
لە کاتی بایکۆتکردنی خوێندنی کوردی ئەو مامۆسایانە پەروەردەی گشتی کەرکووک دەتوانێت بیان باتەوە لە قوتابخانە عەرەبیەکان دابنێ. ئەمەش وای کردووە کە خوێندنی کوردی نەتوانێت کۆمەڵێ و مامۆسایانی خوێندنی کوردی نەتوانن کۆمەڵێک ڕێکار بگرنە بەر بۆ ئەوەی مافەکانی خۆیان بەدەست بێنن لەبەرەوەی ئەوان تاقیکردنەوە منهەجی خوێندنیان سەر بە حکوومەتی ناوەندە تەنها موچەکانیان سەر بە هەرێمە بۆیە تاکوێسن نەیانتوانیوە بایکۆت بکەن لە قوتابخانەکان. لە دوای ئەم بڕیارانەش کە وەزارەتی ئەنجومەنی وەزیران دەری کردووە و کاتە شانەی قەیرانەکان بڕیار دەدا ئایا خوێندن بە تەواوەتی لە عێراق ڕادەگیرێت یاخو بۆ جۆرەی ئێسا کە لە هەفتەیەکە قوتابیانی پۆلی 1 و 2 1 ڕۆژیانەیە قوتابیانی ئەوانەی ناوەندی و دواناوەندین 2 ڕۆژ دەوامیان هەیە. لە دوای ئەم قەرارانە ئایا حکوومەتی عێراقی و شانەی باڵای قەیرانەکان لەگەڵ وەزارەتی تەندروستی و لەگەڵ وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقی قەرار چیەدەن و بڕیار چیەدەنەوە لە هەفتەی داهاتوو دەرەکەوێت. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ پەیامنێرمان چیانووری لە کەرکووک و سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بەڕێزان هەر لە بەرگەی پەیامنێران دەچینە لای پەیامنێرمان ئەردەڵان محەممەد. ئەردەڵان سڵاو لێبێ و زانیاریەکان لای تۆ چین فەرموو. بەڵێ سڵاوتان لێبێ بەنیتا باش ئەمڕۆ لەم هەفتەیەدا لە ماوەی هەفتەیەدا چەندین چالاکی گرنگ هەیە بە تایبەتی ئێمە قسە لەسەر بواری وەرزشکەین. یەکێک لەو ئەوەش دوای دەستپێکردنەوەی چالاکیەکان یەکێتی تۆپی پێی کوردستان بڕیارە هەرسێ خولی تازە پێگەشتوانی خولی نایاب و خولی پلێکی کوردستان و خولی نایابی کوردستان لەگەڵ فوتساڵێک چانە ئەنجام بدرێت. ئەمە لە ماوەی ئەم هەفتەیەدا پاڵەوانێتی زۆر ئەمبازی یانەکانی عەرەب لە شاری سلێمانی ئەنجام دەدرێت کە ئەمەش ئامانجلەیەتی بۆ دروستکردنی هەڵبژاردەی عێراقا بۆ بەشداریکردن لە پاڵەوانەتیەکانی کیشوەری ئاسیا وڵاتانی عەرەب و تەنانەت جیهانیش لە ساڵی داهاتوو کە لەم پاڵەوانەتیەدا زۆربەی ڕاهێنەر و یاریزانانی کورد گلەی لە بەرپرسانی وەرزشیش هەرێمی کوردستان و یەکێتی وەرزشیەکان دەکەم بۆ پێی لەم پاڵەوانەتیەدا کەمترین یاریزان و ڕاهێنەری کورد بەشدار بوون. ئەمە ناڕزایەکی زۆری یاریزانان و ڕاهێنەرانی لێکەوتۆتەوە کە هیچ گرنگیەک بەرپرسانی وەرزشی ئەم شارە وەک بەرپرسانی حکوومەت وەک بەرپرسانی سیاسی هیچ گرنگیەکی بە وەرزش نادەن. بڕیارە ئەم پاڵەوانەتی ماوەی 3 ڕۆژ بخیانێت و لە دوای تەواوبوونی پاڵەوانەتیەکە یاریزانە سەرکەوتوەکان بانگێشتی هەڵبژاردەی عێراق دەکرێن. هەر لە ماوەی ئەم هەفتەیەدا پاڵەوانێتی تۆپی سەرمێزی یانەکانی عێراق لە شاری نەجەف ئەنجام درا کە خۆشبەختانە لە دەیانەی بەشدار بوو 4 یانەی کوردستان توانیان لە خولی نایابی عێراق بمێنەوە و یانەکانی ئاشتی و دەربەندیخانیش توانین پلە یەکەم و دووەم بەدەست بێنێ. بڕیارە بۆ هەفتەی داهاتوو چالاکە وەرزشیەکان لەسەر ئاستی شاری سلێمانی و لەسەر ئاستی کوردستانیش بەردەوامی هەبێت کە ئەمەش خۆشحاڵی جارێکی تر خۆشحاڵی داوەتەوە بەڕاهێنەر و یاریزانان کە جارێکی تر دەستیان کردوێتەوە بە چالاکیەکان. لە هەمان کاتیشدا بەهۆی ئامادەنەبوونی هاندەر لە یاریگاکانەوە گلەیەکی زۆر لە بەرپرسانی یەکێتی تۆپی پێی کوردستان دەکرا کە هاندەر ئامادەی یاریەکانیە. بەڵام دوای داگیرساندنی گڵۆپی سەوز لەلایەن وەزارەتی تەندروستیەوە لە ئێستادا دەتواندرێت بۆ یاریەکانی داهاتووی خولەکانی سەرجەم خولەکانی کوردستان هاندەران ئامادەی یاریەکان بنەوە کە ئەمەش بۆ جێگەی خۆشحاڵی هاندەرانی وەرزشی لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی. ئەمە گرنگترین ئەو ڕوودا و وەرزشیانن کە لە ماوەی ئەم هەفتەیەدا ئەنجام دەدرێت کە لە شاری سلێمانی و هەرێمی کوردستان ڕوودەدات. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئەردەڵان محەممەد. زۆر سپاس بۆ زانیاریەکان. ئەردەڵان بەس زانیاری و هەواڵی وەرزشی پێداین. دەست خۆش بێ ئەردەڵان. جاجار لە سیاست تایشەکەی بەڵام هیچت پێ نەبوو لەباری سیاستەوە. سپاس بۆ تۆ ئەردەڵان محەممەد لە سلێمانیەوە. بەڵێ بەڕێزان تەوەری دووەممان باسکردنە لە چاودێریکردنی بازار و دیاریکردنی نرخ بۆ ئەو کەلوپەلانەی کە لە بازاردا هەیە. بێگومان دەمەوێت شتێک بڵم لەبارەی هەڵاوسان و ئەم بارە ئابووری کە لە ڕێگەی بەرزکردنەوەی نرخی دراوی بیانی بەسەر دراوی عێراقیدا دروست بووە. بێگومان لەم دۆخانەدا ئەگەر بازار کۆنتڕۆڵ نەکرێت دوجار بە زەرەری هەژاران و کەم دەرامەتاندا دەشکێتەوە لە بەرەوەی نرخی کەلوپەل و شتومەکیش دوجاریش کە بازار ئازاد بوو هەڵاوسانی بەسرە دێت
بۆیە کسە و باز دەکەین لەبارەی چاودێریکردنی بازار و دیاریکردنی نرخ لە هەولێرەوە هاوکارمان عیمران ئەمیر لە سودەکانمان لە هەولێر میوانێکی لەگەڵدا دەبێت کات دەدەین بە عیمران سڵای خوال لێبێت فەرمو کاتی خۆتە. بەڵام مامۆستا سالار سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر و لە تەوەرێکی نوێی پەیامی ڕۆژ بە ئێوەی عەزیز و خۆشەویست شاد بوومەوە. چەند ڕۆژێک کە دەبینین هەموو هاوڵاتیان یان زۆرێک لە هاوڵاتیان ڕوویان لە مارکێتەکان کردووە بە هۆی ئەوەی کە شتومەک دەنگۆیەک هەیە کە بە تەواوەتی نرخی بەرز بێتەوە. یانیش دەتوانین بڵێن ئێستا لە دەنگۆ دەرچووە بەشێکی زۆری شتومەک و بە تایبەت پێداویستیەکانی نێوباڵ و خواردن و خواردنەوە نرخەکانی بەرز بۆتەوە. بۆ ئەمڕۆ بە پێویستی دەزانم بزانین ئەم نرخێ سەتا چەند بەرزە بێتەوە تا قانونی نیەن و یاسایەن حکوومەت چەندی دانا و خاوەنی مارکێتەکان بۆیان هەیە چەند بەرزیکەنەوە و هاوکات ئەو بەرزبوونەوەیە تاکەی بەردەوام دەبێت. ئەمڕۆ ئەبم بە نوێنەری ئێوە لەگەڵ چاودێری بازرگانی لە شاری هەولێر لەگەڵ کاکێ سەید موراد ئەو پرسیارانەی لەکەی بزانین ئەو هاوڵاتیانە یان فرۆشیاران بۆیان هەیە تا چەند نرخی شتومەک بەرزکەنەوە. بینەری بەرنامەکەمان بم بۆی بزانن ئەخۆ دوکاندارێک یان فرۆشیار و مارکێتێک قۆڕغی بازاڕی کردووە و زیاد لە حەد پارەی لەسەر شتەکان داناوە زیادکردنەکەی یاخود بە شێوەیەکی ئامە و دۆلار ئەم شتومەکانی بەرز کردوێتەوە. کاکێ من زۆر سپاس کە میوانداریەکەت قبول کردی. هاوڵاتیان لە چەند ڕۆژی ڕابردوو بە تەواوەتی ڕوویان لە مارکێتەکان کردووە بە هۆکاریەوەی دەڵێن لە ماوەیەکی نزیک کەلوپەل و شتومەک زۆر بەرز دەبێتەوە. ئەمە فعلەن ئێوە هەستان پێ کردووە؟ بەڵێ سپاس بۆم دەرفەتە. پاشەوەی کەەوە عێراق بە شێوەیەکی گشتی تووشی خێرانێکی دارایی بوو دیارە حکوومەتی عێراقی بیری لەوە کردەوەکەوە ڕێگە چارەیەک ببێنێتەوە هەرچەندە ڕێگە چارێککە ڕێگە چارێکی زۆر تەندروست نەبوو چونکە بارکرانێکی زۆر قورس لەسەر ژیانی هاوڵاتیان دەکە دەتوانم بڵێم ڕێگە چارێکی شکست خواردوو بوو بەڵام لەگەڵ ئەوەشدەکەوە باقی مرکزی هەوڵیدا نرخی دراوە قورسەکان بەرزکاتەوە بە تایبەتی دۆلار کە لە 180,000 بەرزی دەکاتەوە بۆ 145,000 دینار. دیارە ئەو نرخە نامۆیە وەکو پێویست خەڵکی خۆمان هاوڵاتی نەمارکێتەکان لەگە ئەو نرخە ڕانەهاتوون بووە بە پێویستمان دەزانی ئێمە هەوڵ بدەینکەوە لە نزیکەوە چاودێری دۆخەکە بکەین و هەڵسەنگاندن بۆ دۆخی کالاکان و بازار بکەین بۆیە ئێمە لیژنەکانمە بە بەردەوام لە بەدواداچووندا بوون و سەردانی ناودۆخی بازارمان کردووە هەموو ئەو کالانێکەوە لە مارکێت و لە دوکان و بازارەکان بە بازار دەکەین ئێمە هەڵسەنگانی نرخمان لە سەرەتاوە دیسان بۆ کردوتەوە. باشە کاکێ من تا دەتوانین بڵێنەوە ماوەی بە پێی چاودێریەکانیەوە بێ بە تەواوەتی بازار نرخەکانی تا بەرز دەبێتەوە بەرزبوونەوە کە تاکەی بەردەوامە بێ. بەرزبوونەوە لەگەڵ بەرزبوونەوەی نرخی دۆلار سەرچاوە دەگرێت. دیارە حکوومەتی عێراقی و بانکی مرکزی 145,000 دیناری دەستنیشان کردەوە بۆ 100 دۆلار بەڵام تا ئێستا نەگەیشتوتە ئەو نرخێ. دیارە چەند ساعاتێک گەشتە ئەو نرخێ بەڵام هاتەوە خوارێ. ئەوەش ئێستا دۆلار کەوتوتە ژێرباری عەرز و تەڵەب هەتا تەڵەب و خواستی سەر وێ نرخەکەی بەرز دەبێتەوە. بۆیە لەو چەند ڕۆژە ئێمە نرخەکی دیاریکراوی دۆلارمان لە دەست نییە کەەوە سابت جێگیر بێت. بۆیە نرخی کالاکانی لەگەڵ وابستنە بە نرخی دۆلار ئەوەی ئێمە تێبینیمان کردووەکەوە ئێستا کە نرخی دۆلار 110 تا 116 بەرز بۆتەوە بۆیە چاوەڕوان دەکرێت نرخی کالاکان و خواردەمەنی و پێداویستەکانی لە 110 تا 116 بەرز بێتەوە بە پێی زۆری کالاکان. باشەواتە دەبێت ڕێک بەو سەدایە منی شتومەکەکان بەرز بێتەوە کالاکان بەرز بێت و ئەگەر بێت و زیاتر بێ ئێوە ڕێکارەکان تا چی دەبێت؟ بڵێ پاشەوەی کە دۆلار بەرز بووە خاوەن مارکێت و دوکانەکانیش ناچارە نرخی کالاکانی خۆیان بەرز بکەن چونکە ئەوان ئەو کاڵانیان بە ڕاستە بە دینار دەیفرۆشتن بەڵام بە دۆلاریان کڕیوە و دۆلار قەرزدارن بە کۆمپانیای دابشکەر و هەروە کۆمپانیای دابشکەریش لە شوێنی سەرچاوی خۆی بە دۆلاری هیناوە واتە معاملەکە بە دۆلار کڕین و فرۆشتنەکە بە دۆلارە بەڵام کە هاوڵاتی دەچی دەکرێت بە دینارە دیناریش دەکەویتە سەر دۆخی نرخی سعی ئەو ڕۆژەی دۆلار. ئێستا کەوکو باس بکرد ینی پێویستە کالاکان لە 110 تا 116 بەرز بکرێتەوە بۆ نمونە کالایەک ئەگەر نرخی پێشتر بە 10,000 دینار بێت بەڵێ چاڕوان دەکەی نرخەکەی ببتە 11,000 یاخود 11,500 واتە نرخێکی 10,000 بۆ نمونە شیرێکی قوتویان پاکەرەوەیەک ئەگەر بێت و نرخەکەی پێشووتر 10,000 سابت بێت. دەبێت بێتە 11,000 تا 11,500 لەو نرخی زیاتر بێت ئەو بە قۆڕکاری هەژمار دەکرێت بۆ مەرجەی دۆلار ئەوە لە نزیک 140,000 دیناری بێت.
ئەگە دیسان دلار زارچکە بەرز بیتەوە ڕەنگە دیسان زارچکە ئێستا بەپی سەدا چەند بەرز بۆتەوە ئەو 11 بۆ 11 ئێمە تقریبان 10 تا 15مان دەستنیشان کردو لەو جیاوازەی دۆلاری لە 125,000 تا 140,000 یعنی لەو فەرقەمان بۆ وەرگرتەوە ئەوەندە تقریبان لە سەر خودی کاڵاکان دێتە سەریان بۆ نمونەگە کاڵایەکە سەری 1000 دینار بێت مەفروض بیکاتە 2000 یان لەو نرخەی زیاد پاس باوێ مەفروضە 1106 دینار بێت یان 1150 دینار بێت واتە 150 دینار یان 106 دیناری بێتە سەری لەوەندە زیاتر نابێ بێتە سەری تقریبا لە 1000 دیناری دەتوانین بڵین 150 دینار 150 دینار بێت دلار بێتە 45 ئەو کاتێکتە 120 ئەوە 120 120 ینی ئەو وەختی دەبیتە 1200 دینار یعنی دەبیت هاوڵاتیان ئەو نرخەی بخۆی تەخمین بکات هەر کاڵایەکە دەچی پێشتر بە چەندی کڕیوە زایدان 115 110 هەتا 115 بکە بەڵام ئەگە دۆلار زیاتر هەڵکشە چونکە پێشبینی دەکەن دۆلار هەتا 140,000 دیناری بەرز بیتەوە ئەو کات 120 ڕێکی دێتە سەرێ 140,000 دیناری ئەو کات لە 10,000 دەبێتە 2000 12,000 دینار لە 1000 دینار 200 دیناری دێتە سەرێ لە 2000 400 دیناری دێتە سەرێ باشە کاکی من ئەگەر بێت و هاوڵاتیان بینیان لە کاتی کڕینی شتومەک لە مارکێتێکە ئەو 10,000 بۆ 15,000 چۆن ڕێکارەکانی ئێوە دەگرنە بەریان ئێوە چی دەکەن بەرامبەر ئەو فرۆشیارانەی کە نرخەکانیان بە شێوەیەکی بەرچاو بەرز دەکەنەوە ئەوە بەڕون و ئاشکرا ئەوە قۆڕکاریە ئێمە تونترین سزامان هەیە بۆ قۆڕکاران بە تایبەتی لەو دۆخە هەستیارانی وەکوی ئێستاکە هەر کەسێک هەوڵدادکەوە لە نرخی کاڵاکان لە نرخی خۆی زیاتر بەرز بکاتەوە ئێمە سزای تونمان بۆ ئامادەکردوونە سزایەکان خۆی لەوە دەبینیتەوەکەوە پێبژاردننی مادیە و داخستنی چەند ڕۆژ و هەروەها ئەگەر حاڵەتەکە زۆر زەخمی ئێمەڕەوانی دادگاشی دەکەین بۆیە تکاورد زامان لە هەموو خاوەن کار و خاوەن مارکێت و دوکانەکان هەیە لەو ڕێژە تەندروستیکەوە بۆیان دەستنیشان کراوە لەو ڕێژەی زیاتر نەخەنە سەر کاڵاکانیان لەو ڕێژەی زیاتر بخەنە سەر کارەکانیان ڕوبەڕووی سزادان دەمێنەوە بۆیە ئێمە داوامە لە هاوڵاتیانەکەوە بە هۆشیاری بە چاوکراوەی کاڵاکانی خۆیان بکڕن چونکە پێشتر نرخەکان ئاشکرا بوون بەشی هەر زۆری هاوڵاتیانیش نرخەکانیان هەر لەبەر بوو هەر ئەزبەر بوو چونکە ماوەتی زۆر و ئەو نرخانە جێگیر بوون گۆڕانکاریەکی زۆر کەمی بەسەردا دەهات ئەو گۆڕانکاری کەمەوە نەبووکەوە کاریگەری لەسەر دۆخی بازار بکە بەڵام ئێستاکە کە دەبینین نرخەکە ئێستا هاتو سەرێ لەو بە نرخی دۆلاری ئەمڕۆکە بۆیە پێویستە هەر ئەو ڕێژەیە بێتە سەرێ ئەگەر هاوڵاتیان هەستیان کرد لە هەر شوێنێک یان لە هەر مارکێتێک لە سنووری پارێزگای هەولێر نرخی کاڵاکان بەرز کراونەتەوە لەو ڕێژەیەکەوە دەستنیشان کراوە چاڕوان کراوە دەتوانن بە ڕێبەراتی چاودێری بازرگانی هەولێر ئاگادارکردنەوە چ بە سەردان چ بە پەیوەندی تەلەفۆنی ژمارە موبایلمان هەیە 490 ئەو ژمارە موبایلە توان هاوڵاتیان گازندە و سکالای خۆیان لە ڕێگەی ئەو ژمارە موبایلە بگەینە لیژنەکانمان ئێمە بە دوواداچوونی بۆ دەکەین بەڵام بۆ مەرجێکەوە سکالایەکی ڕاست و دروست و تەندروست بیت نەک لەسەر بنەمایەکی ناتەندروست باشە کاکێ من واتایەوە بە تەواوەتی ئەم ماوەیە لیژنەکانتان زیاتر سوس و ساڵاکتر دەبن بەهۆیەوەی کە هەڵوسان و دارستان لە بازار بە تەواوەتی دەستی پێ کردووە بەڵام کاکێ من ینی پرسیارێک هاتووە پرسیارێکی زۆر ینی دەڵێ بۆچی بەشێک لە مارکێتەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتیش لە شاری هەولێر لە کاتێکا ئەو شتومەکانەی کە پێشووتر دابینیان کردووە لە کاتێکە دۆلار هەرزان بووە بەڵام ئێستا بە هەمان ساری دۆلار دەیدەنەوە ئایا ئەمە جۆرەگنی لە قۆڕەکردن ئەو ئێمە بەدواداچوومان بۆ کردو لە نزیکەوە لەگەڵ خاوەن مارکێتەکان دانیشتین و گفتوگۆمان کردو عینەن ئەو سکاڵای هاوڵاتیانمان لەلا بۆ گاندومانە ئەومان بۆ ڕووبووکە ئەو کاڵایانە بە قەرز کراون لە خاوەن کۆمپانیاکان واتە ئەوان وەجبەیەک دەکڕن وەجبەی نوێ پارەکەی ساڵ دەکەن ئەوجا وەجبەی ئینوێت دێتەوە واتە زۆر کەمیان بە نەغت دەکڕن کە بە کاڵایەکەش کە بە دۆلار دەیکردنەوە بە دۆلاریش قەرزدارن کەنجین ئەوان پارەکەی دەدەنەوە ئەو ڕۆژێکەوە نرخی دۆلار ئەوڕۆ هەڵدەسەنگێنن ئەوڕۆکە نرخی دۆلار دەنەوەتە ئەوان دۆلار قەرزدارن ئێستا کە ئەوەندەی ئەمە بەدواداچوومان لە زۆربەی خاوەن مارکێتە بەرچاوەکان زنجیرە مارکێتەکان لەسەر زەرێرن لەسەر ئەو دۆخەی بەرزبوونەوەی نرخی دۆلار چکە بەی شێوەیەک لە بەرژەوەندی وان نییە چکە ڕاستەخۆ ئەوان دەکەونە ژێر کاریگەری بەرزبوونەوەی نرخی دۆلاری ئەوان دۆلار قەرزدارن کاڵایەکانیش لە عینەن وەختی بە دینار دەفرۆشن واتە ئەوان دیناری کۆ دەکەنەوە پاشان دینارەکەی تحویل دەکەن لە بۆ دۆلاری دەیگەڕێنەوە بۆ کۆمپانیاکان ئەوان دۆلاری لەسەر نرخی ڕۆژ دەقرسێننەوە دۆلاری لەسەر نرخی 10 ڕۆژ پێشێستا یان 15 ڕۆژ پێشێستا بقرسێن باش کاکێ من چاوەڕوان دەکەنەوە بەرزبوونەوەی تاکەی بێ واتە تاکەی تا چعاتێکم
بەرزبوونەوە بە بازارڕەوە ببێنێت ئەو بەرزبوونەوە لەوە سەرچاوی گرتووە کە نرخی دۆلار کە بانقی مرکزی هەڵی کشاند و بەرزی کردەوە هەوڵ و تەقەلاکێ دەرنکەوە نرخی دۆلار وەکو جاران کەم بکرێتەوە تا چەند ڕاستە ئەو هەوڵە نازانم چەند سەر دەگرێت ئەوە دەکەوێتەوە سەر بارودۆخی ئەو ڕۆژانی داهاتوو بەڵام لە واقعی ئێستاکە ئەوە ئێمە پێشبینی دەکەین و تێبینی دەکەین ئەو نرخە جێگیر دەبێت و وا باشە هاوڵاتیان چاوکراوە بن و تا حەدەچی ناچاری خۆی لەگەڵ بگونجێنین ئەو گرفتە تەنها لە هەولێر و یان لە هەرێمی کوردستان نییە بەڵکو سەرتاپای عێراقا هەموو هاوڵاتیانی خەڵکی عێراقی کەوتونتە ژێر کاریگەری ئەو بڕیارە چەوتە بۆیە وا باشە ئێمە ناچارین خۆی لەگەڵ بگونجێن پێشووتر هیچ حاڵەتێکی واتان هەبووە کاکێ من لە ماوەی ڕابردوو کە بازار ئاوا بە شێوەیەکی بەرچاو و 115 و 120 بەرز بێتەوە یانەمە یەکەمین جارە ئێمە چەند حاڵەت هەبووە بەڵام بۆها بە شێوەیەکی گشتگیر نەبووە کاتێکەوە لە سەرەتای بڕابوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و قەدەغی هاتوو چۆ و ئەو بڕیارانێکەوە بە ئامانجی ڕێکاری خۆپارێزی لەو ڤایرۆسە کوشندەیە بە بڕیارەکانی کە لە نێوان وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی دەردەچوون و قەدەغی هاتوو چۆ هەبوو یان چەند مارکێتێک و یان چەند شوێنێک دڵنیشان دەکران کەەوە هاوڵاتیان بچن پێداویستەکانی خۆیان لێوە دەستە بەر بکەن خەڵکانێک هەبوون ئەو دۆخیان زۆر بە دەرفەت زانی و قوسپیانەوە نرخی کاڵەکانیان ئەو کات بەرز کرد بۆ بووە ئێمە ئەو کات دەیان شوێنمان داخست دەیان شوێنمان سزادا سزای توندیشماندان بووە بە بەردەوام ئەو خەڵکانە ئاگادارن کەەوە ئێمە لیژنەکانی ئێمە لە سەریان چاودێرە بە بەردەوام چاودێریان دەکات بۆیە ئێمە دنیای دەینە هاوڵاتیان هەر شوێنێکەوە هەستیان کرد نرخەکان لە حەدی خۆی زیاتر بەرز کراوەوە لیژنەکانی چاودێری بازرگانی دەتوانێت سەردانی بکات و سزاشی بدات و پابەندی کات بەڕێنمایی من لیژنەکانی ئەو پێکاتون لە چێ و چێەوە تا هێزی ئەم نیشتان لەگەڵە جگەر لە چاودێرانی بازرگانی ئێمە هەماهەنگێکی زۆر تند و توڵمان هەیە لەگەل لایەنە پەیوەندیدارەکان ئێمە لەسەر ئاستی هەولێر لەسەر ئاستی ناو سنتەری شار 10 لیژنەمانیەوە لەسەر ئاستی پارێزگای هەولێر ئێمە 15 لیژنەمان 5 لیژنەی دیکەمان هەیەواتە بە هەمووی 15 لیژنەمان هەیە لە ناو سنتەری شاری هەولێر 10 لیژنەمان هەیە هەماهەنگێکی زۆر تند و تۆڵمان هەیە لەگەڵ هۆبەی ئابووری ئاسایشی هەولێر و هەروەها لیژنەکانی قایمقامەتی سنتەری شار و ناوەندی شار و هەروەها لەگەڵ چەندین بەڕێوەبەرایەتی ترکەوە هەماهەنگی تند و تۆڵمان هەیە بۆ ئەوەی کەوە قۆڕخکاری دروست نەبێت و بە دوواداچوونێکی تەندروست و ساغڵم وەگو تیمێکی هاوبەشی پێکاتوو لە هەموو لایەنەک و لە هەموو ڕەنگێک ئەو لیژنانەمان هەیە بە بەردەوامیش ئێمە پێداگیری بە دوواداچوونەکانمان لەسەرەوەیەکەوە کە لیژنەکانمان دەدەچێت هەوڵ دەین هەموو تایبەتمەندیەکانی تێدا بێت بۆ ئەوەی هەڵسەنگاندن بۆ دۆخەکە بکرێت لە ڕووی هەموو لایەنەکەوە باشە کاکێ من لەوانەیە ئێستاکەم دەرفەتێک بی بۆ کۆمەڵێک لە بازرگان کە مادەی بەسەرۆچوویان هەیە و مەنی وا دەکەی بەسەرۆچووە لەم کاتەیە بە نرخێکی هەرزانتر بە هاوڵاتیانی بفرۆشتنەوە ئایا ئێوە چاودێری ئەم بابەتەژەکەن کە مادەی بەسەرۆچوو لە مارکێتەکان ساغ بکرێتەوە لەو وەزع و گوزەرانەی ئێستاکەدا ئێمە وەکو بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی تەنها خەمی ئەوەمان نییە کەوا کاڵای پێویست و زۆر بە نرخێکی هەرزان و گونجاو بۆ هاوڵاتیان دابین بکرێت بەڵکو پێداگریمانە سەرەوەی ئەو کاڵایانی کا بۆ هاوڵاتیان دابین دەکرێت کوالیتێکی باش و وەروها بە شێوەیەکی تەندروست و گونجاو بە کۆگا کرابێت بۆیە ئێمە زۆر لە نزیکەوە هەڵسەنگاندن بۆ ئەو کاڵایان دەکەین کە لە بازارەکان بە بازار دەکرێن تەنها ئێمە چاودێری ناو مارکێت و بازار و مینی مارکێتەکان ناکەین بەڵکو کۆگاکانی دابەشکەری خۆراک و کۆگاکانی سەرەکی ئەوانەی کاو بە شێوەیەکی زۆر فراوان چالاکی فراوانیان هەیە کاوە کاڵا دابەش دەکەن ئێمە هەموو شوێنێک بەسەر دەکەینەوە ئێمە ئامارێکمان لەدەستە تەنها لە بەڕێوەبەراتی کەمان بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی هەولێر بەس لە هەولێر ئێمە بۆ ئەم ساڵ 280 تۆن کاڵای ماوە بەسەر چومان دەست بەسەر داگرتووە هەر هەمووشمان بە لیژنەی هاوبەش لە ناو بردووە و بە مەحزەرێک لە شوێنێکی تایبەت لە ناو براون بۆیە ئێمە هۆشداری دەدەینە هەموو ئەو کەسانێکەوە هەوڵ دەدەن کاڵای نەگونجاو یان بخەرا بە کۆگاکراو یان کاڵای ماوە بەسەرچوو بە بازار بکەن بۆیە ئێمە ستونترین سزامە بۆوان هەیە و داواکارینکەوە خۆیان لەو گرفتانە بپارێزن و هەروەها دەتوانن ئەگەر کاڵایەکی ماوە بەسەرچوویان هەیە دەتوانن بێن سەردانی چاودێری بازرگانی بکەن ئێمە لە ڕێگەی لیژنەی تایبەت و لە شوێنی تایبەت لە ناوی دەبین و هەروەها ئەو کەسانێکەوە بۆ خۆیان بێن ئاگادارمان بکەنەوە بڵێنکەوە کاڵای ماوە بەسەرچوومان هەیە ئێمە هیچ سزایەتیشمان نییە بۆوان بەڵکو پشتگیری و کاراسانیش دەبین بۆیان ئەگەر کەسێک کردی و مادەی بەسەرۆچووی دابەش کرد لە مارکێتەکان سزاکەیەوە چییە؟ بە دنیاوی ئێمە ئەو سزانە ئەوان بەرچاویان ڕوونە هەموو ئەو کەسانێکەوە لەو بابەتان لەو
کارە لەو شێوازەکارە کار دەکەن ئێمە سزاکان دیارن ئەگەر بە پێی حەجمی گرفتەکەی و کێشەکەیتی هەتا گرفتەکەی گەورە بێت ئێمە سزاکانمان بۆی تونتر دەبێت قەست بێ سزاکەی زیاترە بە دڵنیاوی ئێمە ڕەوانەی دادگای دەکەین چەندین کەسیشدا ڕەوانەی دادگا کراوە چەندین یان تووشی سزن و لێپێچینەوەش بوون و لە هەمان کاتیشدا ئێمە سزای دارایی توندیشمان هەیە بۆ ئەوانەوە شوێنەکەی بۆ چەند ڕۆژێکی زۆر دادەخین. باش واتە لەگەڵ گرانبوونی نرخ هاوڵاتی دەتوانێت بۆ بابەتی مادە بەسەر و چۆکانیش پەیوەندی بەوە بکە ئەگەر لە مارکێت هەموو کاتێک نەک هەر لەو دۆخی ئێستاکە بەڵکو چاودێری بازرگانی ئێمە چالاکی فراوانمان هێنە ناو بازار ئێمە دوکانی سەوزە فرۆش و میوە فرۆش و گۆشت فرۆش و مریشک فرۆش و نانەواخانە و سەمون و هەموو ئەو شوێنانێکەوە پێداویستی هاوڵاتی خۆمان دابین دەکەن پێویستەکەوە نرخەڵ بواستن هەر شوێنەکەوە نرخەڵ نەواسێت ئێمە دەخینە قالبی قۆڕکاری و بە کەم تەرخەم لە قەڵەمی دەدەین و سزای دەدەین بۆیە پێداگریمان لەسەر ئەوەیەکەوە هەموو شوێنێک پێویستە نرخەڵ بواسەوە داواکاریمان لە هاوڵاتیانی شەکەوە کاتێک دەچن نەمارکێت و بازارەکان پێداویستەکانی خۆیان دەستەبەر دەکەن پێویستە لەو شوێنانە ئەو پێداویستان دەستەبەر بکەن کە نرخەکانیان بە شێوەیەکی گونجاو و وازە هەڵواسیوە بۆ ئەوەی نەکەونە ژێرباری قۆڕکاری و بەرچاوی شاڕوون بێت کە ئەو کاڵایی دەیکردن بە چەندەیکردن و بۆ ئەوی بتوانن لە نرخی زیاتر بدەنەوە هۆشیاری بن تاوەکو ئەگەر زۆر جار دەبینین مارکێتێک هەبووە یان بە ئەنقەس وای کردووە یانی زۆر جار بە هەڵەی کارمەندێکی ویان هاوڵاتیەک چۆن شوێنی کاڵاکانی گۆڕیوە دەبینی نرخێک لەسەر ڕەفەکە نووسراوە کاتێک دەستەکەن کاشێری نرخەکەی زیاتر لێوەرگیراوە ئەو حاڵەتانش ئێمە بەدوادا چونمان بۆ کردووە هەر شوێنێکەوە نرخەکان ئاڵوگۆڕی پێ بکات و یان یاری پێ بکات ئێمە سزای دەدەین و فەرامۆشی ناکەین. کاکێ من ئەو بابەتەیە بابەتێکی گرینگە یعنی ئەگەر بێت و نرخێک لە شوێنی شتومەکەەکە نووسرا بێت دوای لای کاشێر جیاوازی هەبێت لە نرخەکە ئەو چۆن هەڵسوکەوت لەگەڵ ئەو حاڵەتانە بە دوولایەنەیە بەشێکیان زۆر جار دەبینین کرێکارێک هەڵە دەکات یان شوێنەکەی وەکو پێویست لە شوێنی خۆی دانانێ یان زۆر جار هاوڵاتێک دەچینەوەی کاڵایەک دەست دەداتێ لە شوێنێک پەشیمان دەبیتەوەکەوە بیکڕێت دێک لە شوێنێشکی دادەنێتەوە ئەو حاڵەتانە بوونی هەیە و زۆر جاریش هەیە بە ئامانج ئەو شێوازە دەکەندان هەیە ساختە لە هاوڵاتیان بکەن و فرتوفێڵک بکەنکەوە کاڵە نرخەکان بە کەمدا نووسن بەڵام دەکەن کاشێر زیاتر هاوڵاتیش دێتە لای کاشێری تر شەرمەکە بۆ 2000 دانێتەوە بابەتەکە زۆر جار ئەمە داوا لە هاوڵاتیان دەکەین کەەوە بەرژەوەندی خۆیان بپارێزن نەکەونە ژێرباری شەرم و ئەو شێوازە گرفتانە بەڵکو حەقی خۆیان پێداگری لەسەر بکەن ئەگەر حاڵەتی ئەوان دیت پێویستە چاودێری بازرگانی ئاگادار بکەنەوە ئێمە بە دوواداچوونی دەست بەجێ بۆ دەکەین و ئەو شوێنانە هەرچەنگانی بۆ دەکەین ئەگە هەز بکەین کەەوە حاڵەتەکە سەختەیە ئێمە تونتری سزای دەین بەڵام ئێمە ئەو حاڵەتانە زۆرمان هەبوونە بە دوواداچوونیشمان بووکن هەبووە بە ئەنقەز وای کردووە و هەش بووە حاڵەتەکە وەکو باسمان کرد بە شێوەیەکی ناکاو دروست بوو بە ئەنقەز نەبووە. کاکێ من شێوازی دەرچوونی لیژنەکانتان چۆنە ئەخۆ ینی بە ئاگاداریە یان بەلا ناکاو دەچنە لای بازاڕەکان بوونەت مارکێتەکان ئاگادارن کە ئێوە سەردانیانەکەن؟ ئێمە بە دوو جۆر سەردانی ئەو شوێنان دەکەین بەشێکیان پشت دەبەسێت بە سکاڵای هاوڵاتیان و سکاڵای لایەنە پەیوەندیدارەکان و بەرپرسانی باڵای وەکو بەڕێز پارێزگاری ڕوو قایم قامێت و ئەوانە بە بەردەوام ئێمە لە سەرخەتین سکاڵای هاوڵاتیان دەگاتە لای ئەو بەڕێزانەوە ئەوانش لە ئێمە ئاراستە دەکەن و بە دوواداچوونی بۆ دەکەن و بەشێک لە بە دوواداچوونەکانمان لەو شێوازەیەکەوە بە شێوەی هەرەمەچی ئێمە ڕوو لە بازارێک دەکەن یان لە بازارە ملیەکانیان ئەو مارکێت و سوپەرمارکێتانێکەوە پێداویستی هاوڵاتیانی خۆمان دەفرۆشن ئێمە لە شێوەی ناکاو سەردانیان دەکەین و هەسانگاندن بۆ کاڵاکان دەکەین و لە ڕووی نرخ و لە ڕووی کوالیتیەوەش. باشە دەستان خۆش بێ من حەزەکەم لەسەر بابەتێکی تر کە هاوڵاتیەکی زۆر بازەکە بەشێک لە کەلوپەلەکانمان هەیە کاکێ من هینا و خۆمان ئەتە بۆ نمونە بەشێک لە پاککەرەوەکان یان هاوڵاتیان بەتایبەت جەخت لە بەنزینەکەنەوە کە بەرهەمی ناو خۆمانە بۆچی گرانبوون بۆوانە دەبیندرێت لە کاتێک ئەوانە بە دینارە و بە دۆلار نییە؟ بەرهەمی ناوخۆ
وەکو پێویست زۆر ئەوە بەرچایی بەرز نەبوونەتەوە بەڵام ئەوانی چاڕوان دەکرێت لە قۆناغەکانی داهاتوو ئەوانیش بەرز بوونەوە یەک چونکە لەبەرەوەی کارستەی خام و ماد ئەوەلەکانیان لە دەرەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت ئێمە نە لە عێراق و نە هەرێمی کوردستان کارگەی پترۆکیمیاییمان نییە بتوانین مواد ئەوەلی و کارستەی خام بۆ کارگەکانی خۆمان دابین بکات بووە ناچارن پشت بەستین بە دەرەوە کە کاڵایکی لە دەرەوە دێەوە ئاشکرایە بە دۆلار هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت سەبارەت بە بنزین و ئەو بابەتانی کە باز دەکەی ئەوانیش بەشی زۆریان هەر لە دەرەوە هاوردە دەکرێن و لە چەندین وڵاتەوە سەرچاوە دەگرندێن وێ ئەوانیش وابەستەی دۆلار ئێمە بنزینی ناو خۆمان نییە کاکێ من بەشێک بوونە لەو چاو ئەو دەرهێنانی بنزینمان هەیە لە هەرێمی کوردستان ئەگەر ئەمانش ئێوە چاودێریانەکەن کە بەرهەمی ناو خۆ بەرز بێتەوە لایانی سوتەمەنی ئێمە وەکو پێویست بەڕێوەبەراتی تایبەتمەندی خۆیان هەیە ئەوان لە نزیکەوە زیاتر لە ڕووی تایبەتمەندی و کوالیتی و جۆرەکانەوە لەگەڵ تایبەتمەندی ئەو بەڕێوەبەراتیە زیاتر دەگونجێت وێ ئێمە وەکو پێویست فراموشی ناکەین سکاڵایکە بێ ئێمە لە ڕێگەی ئەو بەڕێوەبەراتیانە هەماهەنگی تۆڵمان هەیە دەیگەێنین بەڵام زۆرتر تایبەتمەندی من نییە بابەتە پاککەرەوەکان کا بەشێکیان لێرە بەکاردە و کارگەکانیان لێرە هەیە ینی ئەو باسم کرد ینی ئەوان پشت دەبەستێت بە کەرەستەی خام کەرەستەی خامیش خۆی لە خۆیدا لە دەرەوە سەرچاوە دەگرێت ئێمە کارگەی پترۆکیمیاییمان نییە بتوانین کەرەستەی خام دابین بکەین بۆ هەموو کارگەکانی خۆمان بەڵام لە هەمان کاتیشدا ئەو ڕێژەیەوە بەزەقی لێوان لەو کارگەنا خۆیەکان زۆر بەزەقی دیار نییە و هەستی پێ نەکراوەکە زۆر نرخەکانیان گران کرد بێت بەڵام ئێمە بەدواداچوونی بۆ دەکەین هەر کاڵایەک بەرز بێتەوە ئێمە لی دەکۆڵینەوە فرامۆشی ناکەین بزانین هۆکاری بەرزبوونەوەکەی لە چ سەرچاوی گرتووە باشەکە باسی بەرزبوونەوە و لەزمبوونەوەی بازارمان کرد بەڵام شتێکە باسمان نەکردووە باسی چۆنیەتی دیاریکردنی نرخ بۆ نمونە کێ نرخی و بابەتانە دیاریەکە ئێوە لەسەر چاست و لەسەر چ بنەمایەک نرخی بۆ نمونە کاڵایەک دیاریەکەن ئەو پێداویستیانێک کە لە بازارەکانی خۆمان هەیە دوو جۆرن بەشی زۆریان کە زۆری یەکەمە لە دەرەوە سەرچاوی دەگرێت پاشەوەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان بازاری ئازادی پەیڕەو دەکات بازاری ئازادیش دەرفەتی داوەتە هەموو کۆمپانیایەکان کەوا ململانەیە کە بێت بەڵام بۆ مەرجە ململانێتی شەریفانە هەبێت لە پێناو دابینکردنی پێداویستەکانی خەڵکی بە نرخەکی گونجاو پێشتر و هەمومان هەستمان پێ دەکردکەوە نرخەکان لە هەولێر لە هەموو شارەکان بە تایبەتی لە هەولێر نرخەکان سەقامگیر بوون تا حدەکی زۆریش گونجاو بۆ حکومەی هەولێرکەوە لە ڕووی ئەمنیەوەکەوە شارێکی سوپاس بۆخوا ئەمن و ئارامە لە هەمان کاتیشدا زۆربەی هەر زۆرە کۆمپانیا بەرچاوەکان فلق و بنکەی سەرچیان لە هەولێرە کۆگای بەرچاو و زۆر گەورە لە هەولێر هەیە دەتوانێتکەوە لە هەولێرەوە کاڵاکان دابەش دەکران و پەخش دەکران بۆ شارەکانی کەی هەرێمی کوردستان و بگرە بۆ هەموو شارەکانی عێراق لە هەولێرەوە سەرچاوی دەگرێت هەولێر وەکو ناوەندێکی بازرگانی سەرکەوت و فراوان بەرچاو دەکرات لەسەر ئاستی عێراق و هەروها لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوین بەڵام کە نرخەکان ئێمە چۆن وەرمان دەکرد هەفتانە ئێمە نرخەکانمان لە کۆمپانیاکانی دابەشکەری پێداویستی سەرەکەکان وەردەگرێت ئێمە نرخی هەر هەموو کاڵاکانی ناو بازارمان لە دەست نییە بەڵام نرخی پێداویستی سەرەکیەکانمان لەدەستە چەند وەکو خۆراک بابەتی خۆراک نرخی هەمومانە دەستە بابەتی پاکەرەوە بەشی زۆرمان لەدەستا و هەفتانە ئەو نرخانەمان و بەشێکیان ڕۆژانە وەردەگرین بەشێکیان هەفتانە وەردەگرین و بەشێکی شێمانگانە وەردەگرین وەکو کەرەستەی بیناسازی و چەند پێداویستێکی دیکەیە کە ئەوانە مانجێ جارێگەمە ئەو نرخانە وەردەگرین و ئەپدێت دەکەین و ئێمە کە ئەو نرخانەمان هەفتانە وەردەگرت ئەپدێتمان دەکرد و بەراوردمان دەکرد لەگەڵ هەفتەی ڕابردوو بزانینکەوە هیچ بەرزبوونەوە ڕوویداوە یاننا ئەوەی ئێمە دیتبووماندا ماوەیەکی یەکجار زۆر بوو کەەوە نرخەکان جێگیر ببوون هیچ بەرزبوونەوەکی بەرچاوی تێدا نەبوو ینی خەڵکی خۆمان ڕاحت بوون لەسەر نرخەکان دەتوانم وەکو تازش باس بکردەوە خەڵکی خۆمان زۆربەی هەر زۆر نرخەکانی هەر ئەزبەر کرد بوو ینی وا جێگیر ببوون بەڵام ئەو دۆخەنە ناکاوی کەوا لە بەغدا سەرچاوی گرتەوە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بە دڵنیاییەوە بازارەکەی کەمەک شێواندووە وەختێکی دەبێت تاوەکو تەواو سەقامگیر دەبێت هەم لە ڕووی دۆلارەوە هەم لە ڕووی نرخی کاڵاوە هەتا هاوڵاتیانش لەگەڵ نرخەکانیش دەگونجێن کاکێ من ئێوە نرخ بۆ دوکاندار و بازارەکان دادەنێ کۆمپانیاکان ئێمە نرخەکان لە کۆمپانیاکان وەردەگرین نرخی کۆیان لێ وەردەگرین و نرخی تاکێ ژەرای خۆمان دای دەڕێژین وەروە نرخی هەموو کاڵاکان لە مارکێتەکان وەردەگرین بەراوردی دەکەین ئەو نرخی کەوا کۆمپانیا
دەست نیشانی کردو بۆ کاڵاکەی خۆی کەوە پێویستە بە چەند بفرۆشێت لە نرخی زیاتر بێت ئێمە سزای دەدەین نرخەکان دیاریکراون خۆشبەختانە ئەوەی ئێمە تێبینیمان دەکرد پێشتر ململانەیە کە بنێنەوە مارکێتەکان زۆربەی هەر زۆری مارکێتەکان بۆ پێداویستی سەرچەکان ئەمن مەبەسمە نەوەک پێداویستی لاوەچی پێداویست سەرچی لەم نرخەی کە دەست نیشان کرابوو بەرکو کەمتریش دایان فرۆشت بسەبت باشە کاکێ من ئامۆژگاری تۆ بۆ هاوڵاتیان لە هەنوو کاتێکی وە کوێستاکە کە بەرز بوون و نزم بوونەوەی زۆر بە بازار دەبێنرێ ئامۆژگاری ئەوە چییە و چۆن پێداویستەکانی خۆیان لەو کاتانەدا بین بکەن بەداخەوە ئێمە زۆر جار ئەزمموی کاری خۆمان ئەوەی بەرچاو لەوە بەرچاوی ڕوونکردوینەکەەوە زۆر جارەگەر پێشاتێک دێتە پێش خەڵکی ئێمە زۆر بە کۆمەڕ و لە بازار و مارکێتەکان دەکات بۆ دەستەبەرکردنی پێداویستەکانی خۆی کاتێکەوە زۆر بە کۆمەڕ و لە بازارەکان دەکەن بە دنیایەوە خواست بەرز دەبێت و کە خواستیش بەرز بێت و خەڵکانێکەیە ئەو دۆخە بە دەرفەت دەزانکەوە قۆڕخکاری تێدا ئەنجام بدەن و نرخی کاڵاکان بەرز بکەنەوە بۆیە ئێمە داواکاری و خواست و ئارەزومان لە هاوڵاتیانی خۆمان هەیەکەوە زۆر بە کۆمەڕ و لە بازار نەکەن چونکە کاڵایەکی یەکجار زۆر هەیە مارکێت و کۆگاکان کاڵای چەندین مانکەیە وەروە هیچ کێشە و گرفتیش لە شوێنی بەرهەمهێنەر نییە و هیچ سنوورێکدا نەخسراوە کاڵای جموجۆری بازرگانی زۆر فراوان هەیە بۆیە ئێمە داواکاریمان لە هاوڵاتیان هەیەکەوە زیاد لە حەزمی پێداویستی خۆیان کاڵایەکان دەستەبەر نەکردن و نێکردن تەنها ئەو کاڵایکەوە پێویستی پێ ئەو کاڵایە بکرا پێویست ناکە کە کاڵایەکەوە پێویست پێنی یان لە ئایندە پێویست پێ دەبی بچی بیکڕی چونکە ئێمە سروشتی بازار وایە کاڵا هەر کاڵایەکەوە خواستی زۆر لەسەر بێت ڕەچاو دەکرێت چاڕوان دەکرێت نرخی بەرز بێتەوە هەرچەندە ئێمە زۆر بەجددی پێداگریمانە سەرەوەیەکەوە نابێت نرخ بەرز بکرێت بەڵام ئەگەر خواست کەم بێتەوە ئەو کاڵانەماوە بە سەرچوونێکی دیاریکراوی خۆیان هەیە ئەگەر بێت و فرۆشتی کۆمپانیەکان کەم بێتەوە لەماوە بە سەرچوونەکەشی نزیک دەبێتەوە ئەو کۆمپانیەکان بە ناچاری ناچار دەمە نرخی کاڵاکانی خۆیان کەم بکەنەوە بۆیە ئێمە داواکارین لە هاوڵاتیان بەقەدەر حەزمی پێداویستی خۆیان کاڵاکان بجێڕن هاوڵاتی زۆرێک جار بەرپرسە لەوەی کە کاڵایە گران دەبێت بۆ یەکە خواستی زۆر لەسەر دەبێت ئەمە ئەو حاڵەتە زۆر بە زەقی هەستی پێ دەکەین زۆر جار دەنگوێک بڵاو دەبیتەوە ئایتمێکی دیاریکرا و کاڵایەکی دیاریکراوکەوە گرفتەی لێ پەیدا دەبێت گرفتەکە نییە یان چەند ڕۆژێکی دیاریکرا و بەرەو چارەسەر دەچی هاوڵاتیان زۆر بە کۆمەڵ دەچن ئەو کاڵایە دەچن دەکڕن یان دەکەونە ژێرباری سۆشیال میدیایی هەواڵێک لە سۆشیال میدیا بڵاو دەبیتەوە زۆر بە کۆمەڵ دەچن باوەڕی پێ دەکەن و دەچن ئەو کاڵایە دەکڕن ئەو زۆر جار ئەوە بە ئامانج ئەو هەواڵانە بڵاو دەکرێنەوە کەسانێک هەیە ئامانجیانەکەەوە قۆڕکاری لە پەنای ئەو هەواڵە چاوەشەکاریانە بڵاو دەکەنەوە قۆڕکاریەکە لەوەی دەکەن کەەوە دانەوەی هاوڵاتیان زۆر بە کۆمەڵ بچی ئەو کاڵایە بکردن بۆی نرخەکەی بەرز یان دانهێوێ ئەو کاڵایەکی زۆریان بەشاندا کەوتۆ دانهێ بەو فێڵە بە بازاری بکەنەوە بە هاوڵاتیان بفرۆشن کاکێ من سید مراد دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ قبولکردنی میواندارێکت سپاس بۆ تۆ کە لەگەڵمان گوێمان کرد وەڵی زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان هاوکات بەڕێوبەری چاودێری بازرگانی شاری هەولێر بوو لەسەر گرانبوونی کاڵاکان گران دەبێت بەڵام بەو ڕێژێژ نییە و گرنگترین وتەکانی کاکێ من کاڵاکان 115 تا 120 دەچێتە سەر لە ئەعلایەوە تا بۆ نمونە لە 10,000 تەنها 2,000 دەچێتە سەر هەر کاتێکە لەو نرخەیە زیاتر بوو ئێوە دەتوانن پەیوەندی بە لیژنەکانی چاودێری بازارەوە بکەن و ئەوانیش بێگومان سزای ئەو کەس و لایەنانە دەکەن کە قۆڕغی بازاڕیان کردووە تەوەری ئەمڕۆم پێشکەشکردن دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە بۆ هاوکارمان عیمران ئەمیر لە سودۆکارمان لە شاری هەولێر و هەروە سوپاس بۆ میوانەکەشت بەڵێ بەڕێزان پرۆگرامی ئەمڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ هەر شاد و لەش ساق بن خواتان لەگەڵ